بەڵام ینی کە قاسموکە نەما کوژرا ئەوەی تر لە تاران بالی قوممان هەیە بالی مەشە تاران عفەن لە ئیران بالی مەشت شاشک ڕەشەکانە ینی تۆزێ بالی ڕاستیشی ئەکانە بالی قوم شاشک سپێکانە کە لە نزیک نەجەفە لە ئاستی ئیراندا بالی چەپی شی ئەکانە کە لە ئاستیخوااندا ڕێفۆرمخوازم بەڵام ینی هاودژن کە هاودژەکان دەمێکە گواستتە نەجەف و عێراق بەس لێرە بالی چەپەکان یان بالی قوم کە نێزیکە لە بریتانیا نێزیکە لە CIA لە ئەمریکانی لابیەکانیان خوێندنەوەکان 40 ساڵی ڕابردوو لە لەندەن و بریتانیا و وا لێ گرێدراون ئەمن وای دەبینم تەوان خوێندنەوەکە هەمووی خۆمە کە لە ماڵپەرم بەهاشتە وەکو ئارشیف بە ڤیددیۆ بە چڕی پڕی دە 15 ساڵ وەکو سەر ئێشێکمە کە هەوڵمەدا بزانم چۆن چۆنیێتە کە تا ڕادەیەکی باش وەکو خۆم ئەنجام تاران لە 6 ساڵی ڕابردوو کە کەوتە ینی بالی سپای پاسداران ئەوەی پێی دەلێن ئایتوڵە ڕئیسی کە نێزیک ئیرانیش 10 ساڵە ئەلێ من پەیوەندەکانی خۆمان لەگە رووسیا بەرەو استراتێژیک دەبن تەبەن دەبیم هەندێک مەرجیشی جێبجێ بکات ئەلێ لە ڕقی ئەمریکای تر هیوامان بە ئوروپا نەماوە ناچارین بچینەوە بەرەو شەرقەوە چاینایان بڵێن ئەوەی شەرقخوازن هەرخواان ئەگەر بتوان بە هەمان نسبەتیش بەرێک لە ئیران هەیە کە خودی ئەو بەرەیە تەماشە وەختی ئیسرائیل دەلێ ئیسرائیل خەتابی ئیسرائیل نەکە دەلێ ئێمە دەبی ڕێگری لە چەکی ئەتومی ئیران بکەن بە شێوازی خۆمان و ئەمریکاش 5 ساڵە دەلێ ناتۆش لە سەرەتا گرێبەستی ئەتومی کە لە 2013 و 14 بەرە واژووکردنەوە دەڕۆیشت کە تروریستەکان و قاسم سلەیمانیش بۆ خولک کەشاندنی خوڵقاندنی ئەو کەشە هەوای تروری خوازی هاتە ئاراکە باجی سیاسی لە ڤیان ئەلدان وستانەکان وەربگرن ئۆباماش ئەو کات سیائیشەکەی مانیفستەکانیان نوابوون کە پێیان وابوو هیچ کە شارەزانێ هەموو باجیان پێدەدا ینی ئاگر زیادێکرا لە ڕۆژهڵاتی ناو دانوستانەکانی ڤیان دەکرا دەستکەوتی سیاسی بۆ تارنەوە ئۆباما و پێنج زایدێکێک هەموو شتیان پێدا بەڵام کێشەکە لەسەر بالیستیک بوو و گروپە توریستیەکان و ئێنجا کاروباری ئەتۆمی کە ئەوش نابێت باسی چەکی ئەتومی بکرێت کاروباری مەدەنی ئەلم مەدەنی ینی غەیری چەکی ئەتومی کە ئیرانیشە تا ئێستاش هەمیشە ینی چکە ئەوانەی سەر بە ڕێکخراوی ئاژانسی ئەتومی لە ئەنجومەنی ئاسایشی UN-دا بەشی چاودێری ئەتومێکەیە کە بە پێی یاساکان و گرێبەستی ئەمریکا و رووسیا گرێبەستی ئەتومێکە و دوای پێنج وڵاتی خاوەن ڤێتۆەکە کە بەرپرسی ڕێگری لە پەرەپێدانی چەکی ئەتومینەوە سەرەتای ئەو ساڵی 2021ش لەگەل تەواوبوونی ئۆپنسکیس کە لە مانگی 11 قۆناغاکە گۆڕا هەم چاینا هەم ئەمریکا رووسیا 5 وڵاتەکە دیسان بەیانێکی هاوبەشیان دەرکرد کە ئێمە ئەگەر قۆچانش بکەن شەڕی دەستەواژەکان و شەڕی ساروخیش بکەن بەڵام شەڕی ئەتۆمی پابندین چاینا و بریتانیا فەڕەنسا ئەمریکا و رووسیا ئەو لە بیرمان دیسان بێتەوە لە مانگ 5 هەتا 10 مانگی یەک وابزان ئەو بڕیارە دەریان کرد ئێنجا کۆریا باکوور چەند ساروخی تاقی کرد و چاینا خطابێکی تری لە بەرامبەر تاوان باس کرد و ئیرانیش لە قۆناغی دانوستانی خولی هەفتەم بۆ هەشتەمەوە دەڕۆشت خولی هەفتەم لە هەفتەی مانگی 12یان بەجێهێشت خولی هەفتەمی دانوستان کارانی ئەتومی ئیران لە هەفتەی مانگی 12 کە سەعات 12 شەوی مانگی 12 دەسامبری 2021 ئۆپنسکیس کۆتا پێدات یعنی بەرە بەیانی لە سعات سفرەوە تقریبا ئەوەی ئەگەر بتوێن بڵێن بە مبالغە بڵێن جیهان بەرەو شەڕی جیهانی سێهەمەوە نێزیک بوو هیچ ڕێگرێک نییە جگەر لە بڕیاری عاقڵمەندان لە وڵاتە زلێزەکان ئێنجا خولی هەفتەمی دانوستانیان بەجێهێشت هەمان شەو چەند درۆن هێرشیشان کردە سەر هەولێر ئەواتە کەی بووم دیسان بالێکی نێزیک لە بریتانیا و لە ئەمریکا لە ئیرانەوە هەولیان ئەدا حەقیخواان ئەگەر بتوان زاڵن بەسەر بەرەی ڕووسی کە ئەو 30 ساڵ ئەو یاریان دۆڕانەوە لەوەتی سوپای پاسداران و خامنەی بە ملیشا و بە وڵایەتێکی فەقیهی یعنی وڵاتی فەقی خومینی و بریتانیەکان کە شۆڕش ئیسلامیان پێدامەزران تێزەکانی وابوون مەلای دەیانەویست وەکو سیستانی دروستی بکەن مەلایەکی هەژار و فەقی بخۆ ببە خودایەکی ئاینی شارەوە ئێمەش بەڕێوە دەبێن هەر جار تەلەفۆنێکمان کرد فتوایەک بدەوە ئەوە بەڵام خۆمینی دیسان فێلی لەوان بوو خۆی کردە ڕێبەری ئاینی ئیرانیەکان یان پاشا ئاینیان هەیەیان پاشای ئەو چی پێلێن نەتەوەی خات
پاشای سوپا ئەوت پێ دەڵێن فاشیزمی ئاینی و فاشیزمی نەتەوەی چکە هەردووان بالی ڕادیکالن دژی دموکراسی و دژی گەلانی ترن و هەوڵ ئەدەن بە ئاگر فڕەدان بوو دەرەوە فەرق نیە زمانی شاش لە شێستەکانیش ئەو شاکە لەگەل ساواکیش هاوبەش بوو وەکو هاوپەیمانی سەربازی بوو بەڵام بالی کۆمونیستی کرێکاری ئیرانیەکانیان بۆ ئەوە تەشەنەی لە ناوخۆ دوور بیکەوە ڕێگان پێدا بچن لە سووریا لە 1970 محوری مقاومەی کۆمونیست و ئیسلامیەکان تێکەل بن یارمەتیشان دەدا ئەوەی کە شیعەکانیش درێژە هەر ئەو بوون بالی خومینی بگەڕەوە بۆ دانوستانی ئەتۆمی قولی هەفتەم کە لە هەفتەی لەسەر هەژدەی مانگ ئیرانیەکان بەجێیان هێشت ئێنجا بایدن و ئەمریکیەکان گەشتن ئەم قەناعەتە کە نەهەرێ چیتر دەستکەوتی و گرێبەستە ئەتۆمیەکە بە ناوی زیندووکردنەوەی گرێبەستی ئەتۆمی ئەنی زیندووکردنەوەی لاشەیەکی مردوو بۆگەن خۆشیان دەزان زیندوو نابێتەوە چکە دوای و ترامپ کە دەرچوو ئەجا ئەوەی ئیسرائیل دەڵێت کە ئێمە بە هەر شێوازێک ڕێگیری لە گەشتنی ئیران بە چەکی ئەتۆمی دەکەن ئەو قسە ئیسرائیل نیە و قسە خودی ئیرانیەکانە ئەلێن ئەمە چەکی ئەتۆمیمان ناخوازیین ئەگەرچی تەواوی هۆکارە تەواوی هەنگاوەکانمان تەواوی کردارەکانمان بۆ کارناسانی ئەنجومەنی ئاسایش و بۆ ڕێکخراوی ئەتۆمی و ئاژانسی ئەتۆمی و ئەو معاملەی گرێبەستی ئەتۆمی کە 10 ساڵە بەردەوامە ئیتر لە قۆناغی ئەوە دەرچووە لە 2013 و 14 ئاماژەکانەوە دیارم بڕوونی کە ئیران هەنگاو بەرەو چەکی ئەتۆمی دەڕۆت ئەگەر دەرفەتی بدەنێ ئەگەریش پارەی $200 زیاترم بدەنێ هەتا 5 ساڵ خۆم تەخیر ئەەکەم بەڵام تێرۆریش دەکەم و ساڕوخەکانیش هەڕەشەش دەکەم ئەگەر نە بەرەو چەکی ئەتۆمی دەچم ئێنجا ترامپ و پەمپەوەکە هاتن ئەو مانیفستەی بایدن و ئۆبامان ڕسوا کرد ئەوە ناتوان باج بە تروریست وڵاتێکی ئایدۆلۆژی تروریستی بدەن بڵێن ئەگەر ڕێگام لێ بگرن بە ساڕوخ ئەو شوێنانە وێران دەمەوێت بکەم ئەگەر بە ساڕوخ بە ترۆر وێرانی دەکەم ئەگینە دەچمە چەکی ئەتۆمی ئەلێن توخوا ئەوەی وەزارەتی دەرە ئەمریکای بادن هێشتا قسەکانیش دەکەن ئەلێ ڕێگیری لە چەکی ئەتۆمی ئیرانی دەکەین بەڵام بەرامبەر بالیستیک و تروریستەکانی ئیران چاڵاکیەکانی تروریستی ئیرانی سەرایەوە کە بادن بەو دروشمە هات و بەرپرسانی ئاسایش نیشتیمانی بادن لە مانگی 1 و 2 چەند جار وەزیری دەرەوە هەمووان گوتیان چکە کۆنگرە ئیسرائیل و وڵاتانی عەرەبی دوای گرێبەستی ئیبراهیم گوشاری هەموو گوشارەکان خستە سەر ئەوە کە گرێبەستی ئەتۆمیکە لە 2013 و 14 و 15 بە نوقسانی هاتە ئارە ئۆباما نەیتوانی باسی بالیستیک و تروریست بکات لە ئۆباماش بپرسی ئەلێ باسی بالیستیکم دەکرد رووسیا دەیگوت نەخێر استراتیژی منە لەسەر خامنەی لاواز دەبێت ئەگەر ئێوەش تروریستەکانی خۆتان محوەری مقاومە بکەشنەوە ئەنجا منش بالیستەکەی خۆم دەکەشمەوە لەوانە قسەی پوتین ببی لە 2014 و 15 و 16 ئەنی پوتین لە 1970 تا 91ش گۆرباچۆف یان ڕێگان لەسەر ئەوە کە هەڕەشەی ئەتۆمی زیاد ئەکرا پوتین بالیستیک بە کۆریا باکوور لەوانە بە کوبا بە ئیران بە هاو پەیمانەکانی کە خۆی دەدات ئەو یاریە کلاسیکە کۆنە پوتینیش ناتوان بگێتە ئامانجی خۆی وەکو دەستکەوتی سیاسی مادەم شەفافە دووبارە کراوی 1970 بە ناوی ساڕوخەکان و جۆری هەڕەشەکان و جۆری گەماڕۆکانی ئەمریکا جۆری ململانێ بایدن و ئۆباما بۆ جۆر بش لە بالی وەزارەتە دەرەوەکانی شێوازی تەعاملەکانیان بۆ کە وەختی ترامپ هات ئەو پەیوەندی بە موساد و هەولێرەوە چییە لە سەرەتا هاتە کۆتایی هەموو یەک پەکێژە ئەوانەی بەهێرشیان کردە سەر هەولێر لە مانگی چ مانگێک بوو لە مانگی 1 و 2 3 و 4 لە وابزانم 20 مانگی 3 نێزیکی نەورۆز بوو بە ڕۆژەکە بەس مانگی 1 و 2 هەفتە بەر لە ئەو یعنی بەر لە هێرشەکەی ساڕۆخی بالیستیکە کرا سەر هەولێر سوپای پاسداران کە خۆشی بەلگەکانی بە پەلە بەلاو کردە گوتی من بووم بایدن ئەمن تروریستم ئەمنی سوپای پاسداران گروپێک تروریستم ئەوش بەلگە بایدن و تیمی حزبی دموکراتی ئەمریکا تەبنە سەر هەموو گوشارە ئیسرائیل و وڵاتانی عەرەبی ئیمارات و گرێبەستی ئیبراهیم کە خودی بایدن گوتی ئەمن باسی بالیستیک دەبی بکەم ئەم جارە گرێبەستی ئەتۆمی لە 2013 و 14 ترامپیش کە گوتی من لی دەردەچم کچۆکی گرێبەستەکە بە نوقسانی کراوە هیچ زەمانەتدار نییە و هیچ بەلگەیەک و گوشارێکی ڕێکخراوێکی چاودێر نییە لە ناو ئیران کە ئیران پابەندی بەلێنەکانی بکات بەلێنی بەلاشی داوە بە هیچ
نە پیتاندنی ئۆرانیۆم چاودێری لە بنکەکان و نە باسی بالستیک کراوە چکە بەپێی بڕیاری ئەنجومەنی ئاسایش لە 2021 بەر لە گرێبەستی ئەتومی ئیران واژوو بکرێت ئۆباما پیتاندنی ئورانیۆم سفر قەدەغە کرابوو چکە لە 2013 هەمان بەزمی ئێستا تەڕاتێنەکە ئەحمەدی نژاد و ئەوە بەلگەکانی لە 3 ساڵی یەکەم 4 ساڵی یەکەمی ئۆباما هەمان بەزمەکە هەبوو هەمان ڕزمەکە هەبوو گەمارۆکان باش و خراپەکە هەموو ئەنجە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوین لەگەل ئیسرائیلیش لەگەل هاتنی ترامپ طبعاً ترامپ خوڵقێنراوی ئەو کێشەوە بوو ناڕزایی هاوپەیمانانی ڕۆژهڵاتی ناوین کە بە ئۆبامان دەگوت هەموو لەسەر حسابی ئێمە خۆت قەلەو کرد و گرێبەستەکەت هیچ لەسەر تێکدانی ئەمن و ئاسایش ڕۆژهڵاتی ناوین ئیران کردە ینی قەشمەرێک لەسەر ئێمە کە بە فەرمی هاوپەیمان ئۆبامەش لەوانە حەقی خۆی بێ بەرامبەر چین دەبی ئەو یارێ بکەن بەرامبەر رووسیا ئێنجا ئەوش لە لایەکتر بەس کە باسی تروریسم و بالستیک نەکرابوو و بەجیاتی سزادانی تیرۆرخوازان 150 میلیارد دلار بە فەرمی پارە ئیرانیەکان دەیانگوت پارەی منە ئەو پارەمان پێ بدەن ئیتر ئەو کارانە ناکەن بەلێنەکانیان دیارم دران بەڵام لە 2017 ترامپ 2 ساڵ مەجای بە ئوروپا و بە ئیران و بە ئۆباما ئەنی وەفدی وەزارەتی دەرەوە ئەمریکاشدا کە فەرمونون ئەوەی گرێبەستە کراتانە هیچ پابندیەک پێوە دیارنە ئیران پیتانوی 20 دەست پێکرد چەند بنکەی شارەوە هەیە ئێنجا باڵێکی لە خودی ئیرانیش کە 40 ساڵە پەشێمان کە گوتیانە ئەمریکا بەڕە من البەغدا بەڕە من تەهران بەڕە من هەولێر بەڕە ئێستا لە ئیسلامی خوێڕەکانی خۆمان حاشا حازری بیگەڕێن باڵە ئیسلامیستەکان دەکەونە داوی هەندێک مەعامرە هەندێک سۆز و ئەتف و ڕقی کوێنی 2500 ساڵ پێش نازانم چی بەڕە ئەمریکانە منە هەولێر خۆشمان دەترسین هەردوو شعبی هاان ئەدەنیان میدیاکان ئیرانی تەرجیح دەکەن کە ئەلەساس ئەمن و ئاسایش هەولێر تێک بچیت ئیسلام گەشەکرد لە هەولێر دەبێت حکوومەتی تاالبان و کە نازان ئینتەرنێتەکە ئەوان ئەمریکا سیستەمی پاراستنی حکوومەتی هەرێمی ئیسرائیل هاوپەیمانی استراتیژیکە لە 2017 ساز کراوە کە ئەمریکا و هاوپەیمانان دەستەواژەی هاوپەیمانی استراتیژیک لەگەر کوردستان بکانەوە 40 ساڵە خودی ئیران هەوڵ ئەدە باڵی خامنەی 20 ساڵە هەوڵ ئەدە ینی دەستەواژەی ئێمە و رووسیا هاوپەیمانی استراتیژیکن نە رووسیا یەک بە فەرمی باسی استراتیژی بوونی هاوپەیمانی ئیرانی رووسیا دەکەن ئەگەر وەکو هاوپەیمانی استراتیژیک ناوگوترا گرێبەستێکی شارە و دیاریان هەیە بەڵام بەبەستم باسی لە ئاستی کوردستان دەکەم کە خوشبەختانە لە دوای نواتەکان ینی بەژوندی بریتانیا و فەڕەنسا و ئەمریکا جۆرێک لێ کرێتراوە کە پاراستنی کوردستان پاراستنی بەرژۆندەکانی خوانە ئەگەر منی گەمژش هەوڵ بدەم ئەو بەرژۆندی لێرە تێک بدەم بڵێم کوردستان دەفرۆشم و دەیسووتێنم ئەوان دەڵێن نەخێر ئیتۆنیا بەس ئیتۆنیا ئێمەشە نەک بە پشک و خات لە ژیئۆپۆلیتیکی جوگرافیای سیاسی لێ گرێدراوی ناوچە جیهان وە کوردستان ئەینجا خۆشیەکە لێرەدا ینی ئەگەر بڵێن تراژی کۆمیدیاکە لێرەدا کە بەرژۆندی رووسیاش لەسەر کوردستان نەک ناوی کرد لەسەر خاک و ژیئۆپۆلیتیکی کوردستان سوتفە لەگەل ئەمریکا بریتانیا و فەڕەنسا هاوبەشە جۆرێک هاوبەشە کە ئەگەر ئیران بشێت محوەری مقاومەت دژی ئەمریکا هاان بدەت بۆ نمونە لە ڕۆژ ئاوا بۆ نمونە بەشار ئەسەد کە بە قومبەلەی بە کۆپتەرەکان قومبەلەی لەسەر خەڵکی خۆی دەڕێشت بەڵام حەقی نەبوو لەسەر ناوچە ڕۆژ ئاوە شارەکان ئەنی بڕێژیت وە کورد بکەتە ئامانج چونکە ئاسمانی سووریا بەدەستی رووسیا و مەبەستم دەیتوانی خوانەخواستە ئەوش بکەێت بەڵام زیاتر رووسیا ڕێگر بوو و لەسەر کوردستانیش باشووریش هەمان کەشەوە لە ئاستی استراتیژی رووسیا ئەوە قسەی منیش نییان لە سەردانی داعش ئەگەر بچینەوە بە بەگراندی مێژووی 1000 سال پێش نیە 2014کانە دەبیب لە خۆمان بپرسین بۆچی دوومایانی پەرلەمانی رووسیا بە ماوەی 6 مانگ پەرلەمانی ئەمریکا پەرلەمانی رووسیا پەرلەمانی بریتانیا تەنانەت پەرلەمانی یەکێتی ئوروپا هەموو بڕیاریان دەرکرد کە بوونی کورد بۆ ئێمە گرنگ و استراتیژیکە پاراستنی کورد طبعاً بە شێوازی جۆراجۆری خوان داکسپی کورد ئەوە لە من نەچن لیان بپرسن بۆچی ئەو شتەی جاران بە شارەوە بە فەرمی هاتە باسکردن طبعاً ڕۆلی کوردیش لە دوای شەڕی داعش پێویستی بە هیچ ڕێکلام نییە هەتا چەند سەد ساڵی تر پێویستی بەلابی و ڕێکلام نییە کە چۆن بەرگری لە بەرژۆندەکانی هاوبەشی مرۆڤایەتی کردووە و
سەرڕای هەموو هەڵەکانی کوردستانیش بگەڕان 2014 و 15 ئەنجا گرێبەستی ئەتومی کە دەڵێن ئێمە ڕێگیری لە چەکی ئەتومی ئیران دەکەین لەیان دەپرسن چۆن تاوان پێت ناڵێن پێویست نییە بڵێن دەشتێن دەمێکە لە 2019 بە فەرمی دەڵێن بە هەمان شێواز کە ئیسرائیل لە هەشتاکان لە بنکەکانی عێراق و سووریادا لە لیبیا لە کوباش بنکەی ئەتومیەکان بەو شێوازە لە ناو بردران تەمان لە کۆریا باکوور کێشەی خودی چاینەوە رووسیا بەڵام کە لە ئیسرائیل بپرسی ئەلێ کاکی خۆم خۆ بە من چی ئەم ناچم شەڕ بە من ناو ئیران ڕێگری لە چەکی ئەتومی ئیران بکەم نیوەی خودی ئیران بالی ئەو باڵانەی چەپ و ڕاستەکانیان بالی ڕەفسنجانی بالی خومێنی جاران ئەو بالەی 20 ساڵە جواز زەریف و لابیەکانی ئەمریکاوە ئەو مان و نەمانی کیانی سیاسی خۆشیان گرێدراوی ئەمریکا و بریتانیا ینی بالی قەرب خوازەکان نەک شەرق خوازەکان بینی شەرق و غەرب شەرقەکە نە بەمەستی چین و یان ئێستا کاروباری ئابووری هەموو وڵاتان لەگەلێک دەکرێت بەڵام لە بواری ئایدۆلۆژیکی مێژووی ڕەحەندەکە کە ئەگەر چەپیان ڕاست بجارێک ئەو بەسەر ئەوش هەڵقوڵاوی دووجەمسەری ساڵەکانی 50 تا 2000ەکانی دووجەمسەری شەڕی ساردی شەرق و غەرب رووسیا و ئەمریکا بەڵام هەمووش دەزانن یان مارکسی بوویان لێنینیان نازام ئیسلامیان ئیخوانیان حەمیدیان حەسەنی ئەوە هەمیشە دووجەمسەر هەنە بەڵام کە وڵاتێک بوو سێ جەمسەر بۆ نمونە کوردستانی باشوور لە دوای 2000ەکان بوون بە سێ یعنی دوو حیزبی 50-50 بوونە حیفتی سیسی حیزبی سی20 و حیزبێکی 10-15 دوسێ حیزبی 10-5 و 3-4 وەکڕێک وەکو کێشەوەی ئیسرائیل پەرلەمانی ئیسرائیل هۆلندا بێلژیکا ئەڵمانیا سوێد کە دوو حیزبی زۆری نامیشەش ئەوش لە ئەمریکا شەرەوەیە بەڵام منافسی 25 33 50 51 نەماوە هەرچەند ئەو دوو حیزبەش بەشێکیان لە ئەنی هەمیشە استراتیژیکە تاکتیکە دروشمە کردارە خەڵکێکە ئەو 5% دەنگ بە ئەو دەدەن باڵانسەکە دروستەکە لە پەرلەمانەکان نهایەتی دیموکراسی نەمە زیاترێکە کوردستان لە فرە حیزبێکەوە دەوڵەمەندە و ئێکێتی پارتیش منافسی یەکترن و هەڵەش بکەن حیزبەکانی تر دەتوان تعدیلی بکەنەوە ئەوانش حاشازری ملیان بشکێت خوان ئەنی ڕێفۆرم بکەن گەندەلیکن تر بکەن و ئەوە معادلەی ڕکابەری چاک لە چاکترە نەک خراپە لە خراپتر کە مێژوو بە پاشە و دوایەوە بێت کە کوردستان لە بواری ئاستی کۆمەڵایەتی و ژێوپۆلیتیکی سیاسی بەهرەمەند و تەجروبەی شەڕ ناوخۆیە تەجروبەی باش و خراپ گەندەلیشی هەیە کە گەندەلی دەگاتە وستخان پارتی و ئێکێتیش دەزان ئەگەر لەمە زیاتر باسی موساد چه پەیوەندیە بەلێ ئەوە هەمووی پەیوەندی بە هەولێرەوە ئەنجا موسادێک بڵێن ئیسرائیلە کە خۆی دەلێ ئین لە گرێبەستی ئەتومێکە لە ڕێکخراوی ئاژانسی ئەتومێکە لە 5 زلهێزەکە لە 2017 هەر دیداری ناتۆ ترامپ و پوتین و تەنانەت فەڕەنسا و ئەمریکا بریتانیا هەر جار کۆبوونیان دەکرد دەیانگوت ئێمە ڕێگە نادەن ئیران بگاتە چەکی ئەتومی ئێمە ڕێگە نادەن ئیران بکەتە چەکی ئەتومی ئیرانیش دو-سێ ساڵە لە دوای 2018 باس حاشا ناکرد جاران حاشاتێک نەخێر خۆ من بەنیازی چەکی ئەتومی نیمەوە بەڵگەوە و دەمێکە بەڵگە خۆی خودی ئیران هەڵسوکەوتەکەی بەڵگەیە کە لەبەر ئەو گومان ئۆباما هەڵی ئەوەی کرد کە مەجای زیاتری بە ئیراندا کە ئەنجا خۆی لە خۆی ئەنێ لە ڕاستی ئەو کێشەی ئەمریکا یان ئیسرائیل نییە ڕێگری لە چەکی ئەتومی ئیران بکرد لێ دەپرسم بۆ ئەلێن چەکی ئەتومی هەبوونی چەکی ئەتومی ئیران مەترسی لەسەر رووسیا لە رووسیا دەبی بپرسن رووسیا گرێبەستی ئەتومیە لەگەل ئەمریکا کە ڕێگری لە چەکی ئەتومی بکرد دوای شەڕی سارد ئەمریکا و رووسیا پێم وایە لەبەر ئەوە تێوە دەگلان کە بەرێکی سیان بوون منە فەڕەنسا و بریتانیا ئەوانەی چەکی ئەتومیان هەیە لە ئەوروپا چاینا ئەوانەی پابندی ئەو گرێبەستە نیو ستارت و ستارت نینە بەڵام لە گرێبەستی NPT و لە گرێبەستەکانی تر بەشدارن لە ڕێگری لە چەکی ئەتومی بەڵام چونکە ئەمریکا و رووسیا بەهۆی خاوەنداری ئەو گرێبەستە دوو زلهێزی سەربازی جیان سەرڕێکە چاینا زلهێزێکی ئابووری وە زلهێزێکی سەربازی نوێە بەڵام چین گرێبەستی نیە لەگەل هیچ ئەو وڵاتانە ینی پابندی چەکی ئەتومی ڕێگری لە شەڕی ئەتومی نییە ئەگەر بکەوتە ئەوە بەڵام رووسیا و ئەمریکا لە دوای شەڕی دووهەمی جیهانی و گرێبەستی ئەتومی جان ئێف کێنەدی و خرۆشچۆف و ئەوە بەرهەمی ئەو نانەکەشی دەخۆت کە ڕێگریان لە تێکچۆنی جیهان کردووە دەستکەوتەکەش حقیخوان ئەگەر پێیان بوا بیت ئێمە خۆمان
اینجا ئەوە لەو بینە مۆسکۆ و واشنگتن ئوروپا هەوڵ ئەدا ینی ئەوش وەکو زلهێزەکە بەڵام زلهێزەکەی باوپەیمانی پەیمانداربوون لەگەل ئەمریکا گرێتراوە لە بواری کولتوری سیاسی و ناتۆ. بەڵام رووسیاش بووە لە ئاستی رووسیا ئەنی بە هەمان شێواز کە لە نوێتەکان هەتا دوزارەکان رووسیا کە وازینە لە بالیستیکەکان ینی گرێبەستی بالیستیکی کرد و ئەتۆمی کرد لەگەل ئەمریکا بالیستیکی دوورمەوداکان لە کە سنووردارکردنی کولااو ئەتومیەکانی خوان کشا و بالیستیکەکانی 500 زائد کیلومترەکان و کولااو هەلگر کە چەند سەد کیلو کولااو TNT ئەتۆم و کیمیایی بایۆلۆگیک چەکێکی مەترسیدار دەتوانین هەڵبگریت لەبەر ئەوە بالیستیکە دوورمەوداکان لەبەر ئەوە قەدەقەنە چکە بالیستیک خۆ ناچێت دروست ینی بروسکێک نییە لە وڵاتە بە وڵاتە بچیت سەلا و ڕێز و حەلوای بۆ یەکتر بنێرن بالیستیکیان کولاوی TNT تێدایە کە ئەگەر هەڕەشەکردنی دوورمەوداش لەکتر قەدەقە بیت. رووسیا کە گەشتە ڕێککەوتن لەگەل ئەمریکا لە نوێتەکان هەتا دوزارەکان تابەن ئەمە لەوانەیە بە لیبی بە کوبا بە حەسەن بە عالی بە کۆریا باکوور ینی وەکو مەسەن سادە ئەلێن ئەمن ئاسایی بەڵا نمیشە باسی دەکەم تەلەفۆن تاوان بۆ هەمووان دەکرد کوڕی باوکی خۆت ئەو ساڕوخانە حقت نییە دژی بەرژەندەکانی ئەمریکا بەکار بنی بۆ بە کۆریا باکوور دەرێت دواتر بە ئیران بە لیبی بە وڵاتانی بلۆکی شەرق ینی گرێبەستێک کە کرا لە ئاستی سەرەوە کرا ئیتر کێشە وڵاتانی ترە پێشتر هاوپەیمانی سۆڤێت و کۆمونیست بوو خوای لێنین و ئەوانە بوونەوە بێ ئەوانە هەموو هێتی و کران بەشێکیان کێشە خوانە کودتا بکەن بالیستیک بەڵام حیزب دیکتاتۆرە کۆمونیستەکان ئیسلامیەکان باسی ئیران دەکەن باسی بلۆکی شەرق و کوبا کە بە ساڕۆخ و بالیستیک و چەک توانی بوان حیزبەکانی تر بشکێن توتالیرتی خوان بچەسپێننەوە ماوەیەک رووسیا پشتگیری دەک معادلەکە گۆڕیا دوای نوێتوشیەکەکان معادلەی 6 ساڵە گۆڕە کە ئێستاش هەمان کێشوایەکی جۆرێک ترمانە کە معادلە گۆڕە بالیستیکەکانی کە وڵاتانی هاوپەیمانی رووسیا بوون فشت بوونەوە حەقیان نەبوو بەکار بێنن تابان چۆن کودتا بکەن بەسەرێک بڕوخێن رووسیا خۆشی لە ئاستی تنگانەدا بوو کە ئەو کارێکی بەڵام بەرهەمێکی تریشی هەبوو مەبەستی من ئەو گرێبەستانە گرنگەکەی لەبێت تێبگەن ئەنجا بە هەمان نسبەتیش رووسیا هەتا ئاستی بالیستیک تەڕاتێنی بالیستیک کایە لەگەل کۆریای باکوور دەکرد لە 50 تا 60ەکانیش هەمان کەشو هەوا بوو لە کۆریا باکوور کە بەرەو زانیاری ئەتۆمیەوە دەڕۆیشت وەکو ئیرانی ئێستا ڕێک وەکو ئیرانی ئێستا باسی 50 تا 60ەکان دەکەم کە رووسیا لە چاینا تۆڕە بوو بۆچی زانیاری ئەتۆمی دەدەی بە کۆریا ئەو مەترسیە لەسەر من ئەو لە 60ەکان کە گەشتە گرێبەستی ئەتۆمیش رووسیا 30 ساڵ لەوانە ڕێگر بوو کە کۆریا باکوور بگێتە چەکی ئەتۆمی تەڕاتنی بالیستیک لە چوارچەوەی یاری کایە خۆیدا بەڵام کە رووسیا بالیستیکیشی بۆ نمونە ئەلێم ینی گرێبەستی کرد لە ئەمریکا لە هاوپەیمانە بچووکەکانی خۆی تەلەفۆنی بەمانچیتر بەکارنێن ئەنجا ئاستی کۆریا باکوورش وەکو ئیرانی ئێستا باڵێکی ڕاستی ڕادیکالی کۆمونیستیەکە یان بڵێم کە نێزیک لە چاینا بوو ئەوانیش چەپ و ڕاستی خوانە یان دەبێ ڕێفۆرم کرابووە وەکو کۆریا باشووری لە هاتبە لە نوێتەکان دەڵێم یانیش لە کایە بالیستیکە و بەرەو کایە ئەتۆمیەوە ڕۆیشت بوو ئیتر رووسیا ئیشی پێنگوتی ئەمتر ئەتوا پەیمانی من ئەگەر باسی زیاتر لە بالیست مەبەستی من ئەو هۆکارێکە لە بەگراوندی کۆریای باکووردا بۆ هاندانی چینا بوو کە هاوکات دژی ئەمریکا و دژی رووسیا کۆریای باکووری لە دەستی هەردووکیان دەرینا بەرەو کایە ئەتۆمیەوە برد بەمەرجێکە ڕەشەی بەس ئەتۆمی بە گەفی سیاسی و استراتێژیک بکەێت بەڵام کۆریا باکوور لەگەل ئیران جیاوازەکە ئەوە کە گروپی میلیشیایی و دەستیوەردانی تروستی لە 50 وڵاتی تری نییە ئەو لە ساڵەکانی 1950 بێت کۆنگ و کۆمونیستە باڵە میلیشیاکانی کۆمونیستی سۆڤێت ئەو کایە دەکرد بەڵام ئەوە ئیران باڵە ئیسلامیەکان دەکەت درێژە ئەو یاریەی جاران کەواتە بەس بالیستیک و ئەتۆم مەترسی کۆریای باکوور ئەوش باجەکەی بۆ رووسیا بۆ چینا دەوێت لە ئەمریکا لە کۆریای جنوبی باکوور ترامپ کە هات پێچوانەی جۆرج بوش و ئۆباما و ینی کاتی ئەوە هات بوو ئەنی یاریەکە مادەم شەفافە من و تۆ لێ تێبگەین ئەنی دەستکەوتی بۆ هەردوو بەرن نییە کۆریا باکوور هەر دەویست مەسەلەن هەڕەشە بکرد دیارە بە کام هاندان کە هاندانی رووسی وا دەکەت یان بە هاندانی چینی ئەنجا کە ترامپ تۆپەکەی فڕەدا بینی چین و کۆریای رووسیا و بە چین و رووسیا گوتی کێشەی خۆتانە مناڵی جیرانی خۆتان لەقاوی بکەن و بە کۆریا و بە خامنەیشی دەلێت یعنی معادلەکەەوە شەڕی بە ئەوە کالت وەکیلە بچووکەکانیش دوای لاچوونی نقابی داعش
پشت داعش میلیشیاکان و پێکاکە و حەشد و شەبی ئەو شتانە بوو. دیارە کام سەری بە عوسمانی و سەر بە فێکێ و ئیران و تورکیاوە کام باڵی مخابراتیەکان، بەڵام دوای هەموو ناڵەکانی خوان کشاوە، سونەکان بەشی عشیرەتەکان لە قاو، کوردیش بەشێکی خۆی لە قاو کرد. اینجا لە ئاستی سەرەوەش وایە یا حڕەشەی بالستیک و ئەتۆمی و ئەوە دوورمەوداکان کە ترامپ هات بە خامنەی و ئیران و یعنی بە ئاغاکان بە چاینا، بە رووسیا، بە بریتانیا و بە فەڕەنسا، چونکە سێ دەرەوەی چین و رووسیا، دەرەوەی ئەفەن، دەرەوەی رووسیا و ئەمریکا کە پابند بەڕێگری لە چەکی ئەتۆمی لە گرێبەستی 61 هەتا ئێستاش واژویان کرد لە مانگی لە 5 مانگی 2022 کە بۆ 5 ساڵتر واژوو کرا. دوسێ باڵی تر هەنە بڵێم ئەوانە خاوەن چەکی ئەتۆمینە لەوانە بریتانیا و فەڕەنسا بیت، حەسەن و عەلی بن. لە فەڕەنسا دەپرسین بۆچی ئەتو زانیاری ئەتۆمی کەش بە سەدام دەدا، بە سووریا دەدا، معاملە بازارە ڕێکخراوی چاودێری ئەتۆمی چاودێری ئەکەت و تەنانەت سەدام وەکو ئیران نەبوو، شەفاف بوو. بەڵام بەر لە دەرچۆن لە حەد و حودودی خۆی تەلەفۆنێک بۆ ئیسرائیلیش نا خودی ئەمریکا لەوانەیە لێ بدەت، یان چونکە ئەمریکا ئەگەر سەدام بیت ئیران بیت هاوپەیمانی رووسیا بیت، یعنی ئەمریکا خۆی لێ نادە. کەسێک هەبوو نەک بۆ ئیسرائیل، خودی ئەمریکا ینی ئیزنی بە ئیسرائیل دەدا لە بنکە ئەتۆمیەکان بە نهێنی بدەنەوە. ئەمریکاش تیارە F-16 لێ دەدە 20 ساڵی تر دەلێن ئەمریکا بوو، بەڵام ئیسرائیل باسی دەکرد ئەلێ من بوو. ئەوە لە هەشتاکان کە بەر لە دەرچۆنی گرێبەستی ئەتۆمی 2018 ترامپ کە دەرچۆ دواتر لە بیرندەم یەکەم جار بە فەرمی ئیسرائیل بەلگەکانی بەڵاو کردە و گوتی بەلێ لە هەشتاکان من بووم لە سووریا و بنکەکانی ئەتۆمی عێراقم تێکدا. ئەنجام من باسی ئەومە کە رووسیا بەرژۆندی رووسیا و ئەمریکا ئەوەیە کە ڕێگیری لە چەکی ئەتۆمی و لە شەڕی ئەتۆمی بیکەن، کە خۆی بەکاری ناو لە پەنجاکان دوای پەشێمان بووتە گرێبەستێک هاتە ئارا. و بەڵام ڕکابەری ئەوان بریتانیا و فەڕەنسا لە چین لە ئاستی کۆریا باکوور، ئەوانە بۆچی یارمەتی ئەتۆمی دەدەن بە فلان و فلان و باسی عێراق و سووریا تەنها ئیران دەکەم، مەبەستم بەش خۆیان ڕاستە خو ناکەن. ئەو کار لە بەرامبەر ئیران فەڕەنسا و بریتانیاش بەشدار نینە، بەشێکی رووسیاشی بەشدارە، بەس مەبەستم بۆچی پێیان دەدا لە شێستەکان هەشتانوەتەکان، چونکە دەڵێن ئەمریکا و رووسیا ینی ئەرکی ئەوانە ڕێگری لە چەکی ئەتۆمی بکەن، تەبەن بە شەڕ ئەوان تێوە دەگرێن. ئەمریکا و رووسیاش بەو ڕۆلە ینی بەو ڕۆلە ڕۆلی خوان وەکو زلهێزی سەربازی ینی دەستکەوتی هەیان بوو. بەڵام ئەو دوای نوێتەکان دووزارەکان کە دوای نوێتەکان دووزارەکان کە سۆڤێت نەما، ینی ئەمریکا و رووسیا ئاشت بوونەوە، سۆڤێت نەما کۆمونیستەکە تەلاق درا و مناڵەکانیان هەموو چۆنە بوونە زرداک و زرباوکی نوێیان دزی هەموو چۆن بۆ بریتانیا و وڵاتفلان. مەبەستم لە بواری ئایدۆلۆژی و گروپەکانیش. بەڵام لە نوێت هەتا دووزارەکان ئەنجا کایەکەی غاز هاتە پێشەوە گرێبەستی ئابووری لەگەل ئوروپا کرابوو، رووسیا بە هیواوەکە گەشە پێدانە ئابووریەکە هەشتاکان وەتەکان بە چای نادرابوو، گرێبەستی هەفتاهەشتەکان هەتا دووزارەکان. بەڵام لە نوێتەکان دەبی بەشێک لە گەشە پێدانی ئابووری ئەمریکا و ئوروپا لەگەل رووسیاوە بەردەوامی زیاتریا بووە کە ئەوەی لە چاینا بکشێتە ئەو کەشاوای ئابووریەکە. تەمەن چاینەش بەرگری لێ دەکەن لە ئابیەکانی خۆی حیزبی دموکراتی ئەمریکا. لێرە ئەو بەلێنانە یان گرێبەستەکیان ئەو تێڕوانینەی رووسیا بۆ خۆی هەبوو، لە نیوەی خاکی خۆی خۆش بوو کە بکەتە دەستکەوتی ئابووری و دەستکەوتی تەکنیکاڵی. تەبەن کێشەی لە سەردەمی ستالینیزمیش ئەو ستالین و لێنینیش لە 1940 ئەو هەوڵیان ئەدا دیسان سەر نەکەوتن کە زانیاری زانستی و سنعەت کە جیران یەکترن وڵاتی مەسیحینە پێکەوە بەگراوندێکی مێژوو وەکو سونە و شیعە هەندێک جار لەسەر و بسمەیەک ئەدەن. بەڵام ینی بەشێک لە رووسیەکان و ئەڵمان و بێرلین و ئەوانەی بەگراوندی مێژویان لێگرێتراوە هەتا مۆسکۆ هەتا واشنگتۆن ئەلێن ئەوە برانی کولتوری غەربی ئێمەنە مۆسکۆ رووسیا دەبی دژمناتی یەکتر کەمتر بکەن. تەمەن کە شێوای ئابووری ژێرخان یەکتریش ئەو شتەی بە چینمان داوە لێشان بپرسی بۆچی لە کاتی خۆی بە چینیاندا لە ناوچە کسینجەر ناقینی ئەوش لە هەفتاهەشتاکان کۆمونیستەکە لە کۆنتترۆلی خودی مۆسکۆش دەرچۆ بوو.
وەکو خامنەی لە کۆنتترۆلی خودی رووسیادانە بەشێکی لە کۆنتترۆلی بریتانیا ئەمریکا بەشێکی لە کۆنتترۆلی چینە چەند جەمسەریە لە ئاستی ئەودا بەڵام لە کسینجرش یاریەکە خۆڕوونە بۆ ئەوەی سۆڤێت بشکێنین چاینان بەهێز کردەوە تارانیان هەڵدا لە دەستی لە رووسیا دوور بکەنەوە کە شۆڕش ئیسلامیان خۆڵقان لە ئەفغانستان لە 65 هەتا 75 ئیسلامیەکان لە پاکستان ڕێکخران بەپەلا وەکو ئێستای سووریا مۆسکۆ رووسەکان هاتنە ناو ئەفغانستان کۆتایە هەشتاکان بەڵام تارانیان لە ئەمریکا لە دەستی مۆسکوان دەرینا مۆسکۆش گوتی باشم لە ئەفغانستان 10 ساڵ چارەسەرەکەم دوای لە کۆتایی هەشتاکانەوە کە ڕێگان و خومینی و ئەوە 10 ساڵ یەکەمی شۆڕشی ئیسلامی ئیران ئەوەی بریتانیا و فەڕەنسا لەسەر خومینی فێلیان لە ئەمریکاشینکی پاڵی ئەمریکان بە دەرکردنی قونسولخانە ئەمریکا دەرکرد KGB مەلای تونتریان دۆزی بە ئەوەی بریتانیا لەسەر نەجەف و شیعەکان دەکرد KGBش لە 670کانەوە بۆ فێر بوون دەک مەلای شیع و ئاینیانە دەتوان بۆ خوان ڕابش بەڵام بە بالی ستالینیزمی مارکسی بالی ڕاستی ئەو بالی خامنەی بە زایت سپای پاسداران ئەنی کودتای ساڵی 1990ەکان کە تارانی لە دەستی ئەوانیش دەرئینا وەکو رووسیا دەڵێم ئەنجا چۆ گرێبەستی ئەتۆمی و بالستیک و هەڵوشانی سۆڤێت من پێم وایە ئەگەر تارانی خامنەی سپای پاسداران کە دەست بەجێش حیزب الله هەمان کودتای کرد بەسەر بزۆتنەوەی ئەمەل بالی ڕاست بزۆتنەوە ئەمەل نێزیکی فەڕەنسا و بریتانیا ئەمریکا بوو ئەوەشی لە دەستی ئەوان دەرئینا و ملیشیاکانی تریش بەشێکیان بالی ڕاستیان هەمووان نێزیک لە خامنەی و حیزب الله و ئەوەنە ئەنجا گرێبەستەکە ئەتۆمیەکە لە 2014-15 کە بە نوقسانی هاتە ئارە ترامپ کە گوتی ترامپ بۆ چات ئیسرائیل و وڵاتانی عەرەبی بیبی ناتانیاهو لە کۆنگرەی ئەمریکا لە کۆتایی 2015 دوای واژەکردنی گرێبەستە ئەتۆمیەکە کۆنگرەی ئەمریکا کە قسەی کرد تەواوی بەلگەکانی خستە ڕوو کە لە میدیا بە فەرمی هەموو شوێن هەبوون بەڵام دیموکراتەکان حاشان لێ دەکرد و هشداریدا ئەو کاتیش کۆنگرە توانی بگێت ئەو قەناعەتە یعنی خوڵقاندنی ترامپ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەت وڵاتانی عەرەبی هەڕەشان لە ئەمریکا کرد 1000 میلیارد ئابووری خۆمان دەکەیشنەوە لە 2015 بۆ 16 بوو ئەو جەمو جوولای هەبوو و خودی کۆمارەکان یعنی کارێکتەرێکی وەکو ترامپ خوڵقێنرا کە گرێبەستی ئەتۆمیەکە ڕاست بکرێتەوە وەکو گرێبەستی ڤێرسای لە 1970 کە کۆنگرەی ئەمریکا پەسەندی نەکرد جەمسەربەندی شەڕی یەکەمی جیهانی کە بەژێندەکانی ئەمریکا ئەو کاتیش حیزبی دموکرات بۆ 1912 تا 19 کە ترامپ 1921 هاردینگ هات ڕێک بە دروشمی we make a better deal وەکو ترامپ we make دیلی ئیران گرێبەستی ئەتۆمی ئیران we make a better deal دیلێکی باشتر دەکەن گرێبەستێکی باشتر کە بەژێندەکانی ئەمریکای زیاتر تێدا پارێزراوە نەک بریتانیا و ئوروپا یان کەوکو ئاوپەیمانی خۆشمان بەڵام مادەم استراتیژیکە ئێمە حەقی خۆشمانە ڕچاوی و بەرژێندی ڕچاوی مۆسکۆش دەبی بگرین چونکە بەشێکە لەو جەمسەرە ئەگەر دەتوانێت تێکی بدەت لە هەمووان ئەگەریش بەشدار نەکرێت زامندار و درێژخانتر دەبێت ئەو لە 1920 تاکە کایەکە یەک زەڕە لە لانەدا ئەنجا ئەوەی ناتانیاهۆ کە هات ناتانیاهۆ خاڵە بەیزەکان ناتانیا و ترامپ چ بوون کە بە فەرمی باسی چەپ و ڕاست و ڕەش و سپیان دەکرد ئێمە تەنان بۆ خامنەیش باشتر بوو کە کشەوەی خۆی بزانین باید چەندە باید بەڵام ئەنی ئەو باڵەی لە ئیرانەوە باڵی قەرەبخوازەکانەوە کە ئەلەساس هەر بە ئەمریکا وەکو عێراق دەڵێن وەرە ئەتوو بۆمە تاران بڕۆخینە سپای پاسداران بڕۆخینە ئەمریکاش دەڵێ دواتر چ بکەم وڵات دواتر گرێبەستێک لەگەڵ چین و رووسیا دەکەن یان لەگەڵ بریتانیا دەکەن نەخێر ئەو شەڕە کلاسیکەی نوێتەکان دوزارەکان وەکو سەدامان ڕوخاند ئێستا پێویست ناکرد گەلانی خودی ناو ئیران بە خۆ پیشاندان سەردان بکەن چەکی شویان پێدەدرن بە ئەوان بڕۆخێنن بە خودی رووسیا ئیران کۆنتترۆل بکرد نەچتە بەرەو چین و بەرەو چەکی ئەتۆمی با خودی بریتانیا ئەو باڵەکانی نێزیک مەبەستم بە ئەوان ئەم جارە شەڕ بکەن چەکیان پێ بدەت بریتانیا تۆ بچە چەک بە شیعەکان بدە بە من چێ ئەتۆ بچۆ حەشد شعبی دەربکە من مەبەستم ئەو خطابەی دوای ترامپە علاقەشی بە شخصی ترامپەن و مانیفستەکان گۆڕان کە کەشهاوای نوێ هات بۆ ئارا ئەنجا
ترامپ ئەوەشی بە کۆریای باکوور بوو ئەجا چەکی نوێ و مدرنی بە کۆریا باشوور گرێبەستی لەگەل یابانیشی بە هەمان شێواز ئێمارات و سعودیەوە پۆلۆنیا چکە وەکو هاوپەیمانی متمانە پێکراو بەرژێندوێکی هاوبەش هات بۆ ئارا ئەو وڵاتانەش دایان ساڵ چاوەڕێ هاتنی قۆناغێکی ترامپ بوون کە دەست بەجێ پاتریۆت پۆلۆ ئینترنێت خۆینەوەی نوێ لە هەموو جیهان هەیە باش و خراپەکان دیارن لە هەر گەلێک تەبەنەوەیە عربستان و ئێماراتیش ڕێک ینی بۆە ئەو گرێبەستە استراتیژیەکان چەکی استراتیژیک کە دەدرێت عربستان دەیان ساڵ بوو چاوەڕێ دەرفەتی ترامپ بوو 4 ساڵە دەرفەت هەیە چەند پۆلۆنیا وڵاتانی ئوروپایش کۆریا باکوور باشوور ئەفەن ئەنێ ئەگەر ڕاستەخۆ ئەمریکا هێزی سەربازی زیاتر کرد بە کۆریا باکوور ئەلەساس لێ تۆڕە دەبوو نازانم چی هەڕەشە بالیستیک و ئەتۆمی زیاتر لێک بەڵام کە خۆدی کۆریای باشوور طبعا ئەمریکاش دەڵێت بە من چیت کۆریا باشوورم ناتپارێزم خۆت چارەسەری ئاشتی باشتر دەزانن چەکی بالیستیک و ئەفەن پاتریۆتی مدرن پێدەن و خۆت یابانیش ئەو ڕۆڵ گێڕای نوێکە وکو هاوپەیمان خۆی دەبێ ڕۆل بگێڕێت بە چەکی ئەو چەکانش تەبەن بەشێکی وەزارەتی بەرگیری یابان دەمێکە لەگەل ئەمریکا پێکە و چاڵکی زانستی پێکەوە دەکەن ئەنجا ئەو لە ئەو ئاستەوە هەتا کوردستانیش ئەوە شتێکی نوێ بوو کە ئەمریکا ئەلێم پۆلیسیەوە نیمە ناقیش نییە بینی تاالبان و عشیرەتەکانی تر بینی پێکاکا و کورد و حەشد و شابێکە دیارن کامیان یعنی کێ هاندەری کێنە ئەنجا ئەوە خۆی لە خۆی ناوچە دابش دەکرد لە ئەرسی واقع هەر وڵاتێک هەر گەلێک سەقامگیری خۆی بپارێزێت ترگیرە بەستی سیاسی 10 ساڵ 20 ساڵ 5 ساڵ دەخایانی چۆن ئەوەی پەیمانی ئاشتی برایمات ئەنجا ترامپ هەڵخڵاوی ئەو کەشە هەوای بوو لە 2007ەوە کە هات کە گرێبەستی ئەتمی ڕاز بکرێت و باسی بالیستیک و باسی تروریسمیش بکرێت تروریسمەکە دەبی وڵاتانی ئوروپاییش رازی بە خودی حیزبی دموکرات و بالیستیکەکەش دەبی رووسیا ڕەزامەند بێت کە ئەوەی کە لە لیبیان لە 2003 تا 2056 4 ساڵ یەکەمی جۆرج بوش یعنی لیبیا لەم کەشەها بوو بالیستیکەکانی خۆی فرەدا پرۆژە ئەتۆمیەکەی سفر کردەوە گەشتە گرێبەستێکی مەعقولیش تەوەن 2009 لەگەل هاتنی ئۆباما بە جۆرێکی تر تێک چۆ خامنەی جار لەمە دەترسی بەس بگەڕنەوە بۆ کێشەهەوای ئەتۆمی ئیران موساد بالیستیکی ئیران هەڕەشەکانی کە لە هەولێر کرا بۆیە موساد کە باسی بالی مخابراتی ئیسرائیل دەکەن کە ئەوی چەند بالی هەیە و چەند فرقێ چەند ڕێکخراوی هەیە وەکو هەموو ئەمن و مخابراتی نێوخۆی دەرەکی و کە تاوان گرێبەستی ئەمنی و فەرمی و سیاسی کە لەگەل ئەمریکا لەگەل ئوروپ گرێبەستی ئیبراهیم کە هەر بە فەرمی باس کرا تەمان یەکەم کەسیش کە هەڕەشە لە گرێبەست یان پەیمانی ئاشتی ئیبراهیم کرد داعش بوو بە هەموو تروریستەکان و ترورخوازانی خۆی ئەمرێکی ئیلاهی کرد کە بچن ڕێگیری لە ئاشتبوونەوەی عەرەب و ئیسرائیل بکەن دواتر خامنەی تەبەن بە فەرمی هاتە سەرخەتوە کەمتر لە خامنەی ئەردوغان تەنانەت وەزیری دەرەوەی کۆمونیستەکەی ئوروپاش بە هەمان خیتاب ناخۆشنودی خۆی بەرامبەر ئەو پەیمانە دەربڕی هەولیاندا ڕێگیری بکەنیان ئەو بکەن بەڵام هەنگاریا ڤێتۆی کردو ئەوە کە وڵاتانی ئوروپاقی ڤێتوان هەیە ئەنجا ئەو گرێبەست ینی ئەگەر بچن لە پەیمانی ئاشتی ئیبراهیم بنێرن ینی لەسەر چالاکی ئابووری ینی کەش ینی هاوپەیمانی و هاوکاری ئابووری کۆمەڵایەتی زانستی مەدەنی و زیاتر لە هەمووان ئەمنی و ئاسایش نیشتیمانی ئەمنی و ئاسایش نیشتیمانی کە باز دەکرا تەبەن ئیران زراوی چۆ هەڕەشەی لە ئیمارات و یەمەن کرد کە یەمەن کە 6% شیعی وەکو عێراق کە ئەفەن ببورن بەحرین کە 6% شیعەیە کە دوای چەند مانگ ئەوش واژوو گرێبەستی ئیبراهیم پەیمانی ئیبراهیم واژوو کرد باشە عێراق و سەدریەکان و ملیشیا حەشد و شعبەکان ئەوە محوەری مقاومە عێراقیەکان بالێکی سکولار واقعبینیان نەماوە ئەو بالە کۆمونیستی سکولارەکە فاشیستتر لە شیعەکان دژی ئیسرائیلن بەعسیەکانی عێراق کۆمونیستی کرێکاریەکە درێژەی فاشیستی ڕەهەندی نازیسمی کە هەمان کە
20 ساڵ پێشتریش 1950 هاوکاری ڕامالین یەهودیەکانیان کرد لە شارۆچکە عەرەبیەکان، دواتریش کوردەکانیان ناو کرد. ئەو ڕەهەندە تەبەن 1000 قسوور ساڵە هەیە، بەڵام هەمیشە ولیاندارە دژمنێکی هاوبەشی وەهمی دروستکەن و لەسەر ئەو دژمنە بترسێن ئەتو دۆستی ئیسرائیلی ئێخۆ ئیسرائیل خۆ دەعبا ئێستا مادەم ئیندونێزیا تەماشا دوای ئێستا چەند مانگێ باسی سعودیا دەکرێت. سعودیا لە مانگانی کۆتایی ترامپیش ئامادەی بە تەواویە، بەڵام کە ترامپ دەرنەچۆ بە شێوازێکی تاکتیکی خوان فریز کردووە، یعنی واژووکردنی گرێبەستی ئیبراهیم کە پەرەپێدانی بکرێت گەورە بکرێت، چکە لە مسر هەتا مەغرب. ئەلجەزایریش هەمیشە لە چەند هزار ساڵی ڕابردوو ئەلجەزایر دووشەقیان کردەوە، ئەوش کە شێوەیەکی ترە مەغرب لە مسر هەتا بڵێن تونس کە ئەخوانیزم لەوێرە بە هەڵبژاردن شکا گەورەترین سەرکەوتن هەمیشە لە تونس دەست دەکەوێت دیموکراسیەکە و مصر و ئۆردن و کە عفوان بەحرین و ئیمارات، ئەوەل ئیمارات و بەحرین و دواتر عومان کە ئەوانە هەموو وڵاتانی عەرەبی و ئیسلامی ئەوەی پێدەڵێن ئیسلامی لە مەککە و مەدینە هاتی ڕەسەن کە ئەگەر بڕیاریاندا مەسلحەت و بەگراوندی مێژووی ینی فەلسفەی زانانی ئیسلامی و ینی ئەگەر کەسانی خوان بە ئیسلام دەزان ئەگەر ئەوانە چکای کێشەی شەڕی نەتەوەی شەڕی مێژووی یەهود و مەسیحیەت و یەهود و ئیسلام جگە شەڕی ئاینی بووە، بەڵام زیاتر شەڕی عەشیرەتی و خاک بووە لە هەندێک کەشوها، بەڵام بە هەر حاڵ ئەو شتەش چەند هزار ساڵ ناتوانێت درێژە هەبیتۆ هەر هەندێک کەس نان بەوە بخۆن، هەندێک حیزبی ئیسلامی سیاسی، حیزبی کۆمونیستی، حیزبی ئیرانی، ئەوانەی خوان لەو دژایەتیە دەبین، یعنی قەیران خوڵقاندن و بۆ دزینەوە دزینەوە لە قەیرانی خوان. ئەو لە ئەوروپاش ئەو لە ناوخودی ئیسرائیلیش حیزبەکان هەندێک وانە پۆپولیستینە چەپن ئاینینە زۆر ڕادیکالیان چۆنە، بەڵام باسی ئەو دەکەم یعنی وەکو کوردێک کە ئەگەر بێلایەنی بۆچی دەبی لەمە بترسی کە تەلەفۆنێک لە هاوپەیمانی ئیسرائیلی علاقاتی فەرمیت بۆ لەگەڵ ئیسرائیل نەبییان بۆچی سەدر دەبی هەڕەشە لە تۆ بکەێت حەشد شابی وەخواان ڕۆژانە ینی ئاوات لەمە بخوازن خۆزگەم ئەوان زووتر لە تاران ینی گیرە بەستێک یان ئەگەر توانی بانە بۆچی شیعی بەحرین توانیان 6 لە سەیان شیعەیە شیعەکان عێراقیش کە 6 لە سەتە بۆچی بەحرین توانی گرێبەستی ئابراهام پەیمانی ئابراهام واژوو بکرێت و دواتر بە فەرمی گرێبەستی سەربازی ناتۆی عەرەبی پێکاتووە. ئەو 3 ساڵ پێش باسم دەکەن لە مانگی 11 2020 و دواتر 2021 بە فەرمی وەزیری دەرەوەی ئیمارات ئیسرائیل سەرکردەکانی و سوپاس ساڵەرەکانیان بە فەرمی گوتیان مەکێنزی سەرۆکی سەندکامی ئەمریکا بە فەرمی گوتیان گرێبەستی ئیبراهیم وەکو پەیمانێکی سەر بتەوان باس پەیمانی سەربازی و ئەمنی دەکرێت ناتۆ بەس پەیمانێکی سەربازی و ئەمنیە ئەوە سەربازیە. بریتانیا و سوێدیش هەوڵ دەدەن ئەو پەیمانە ئەمنیە گرێ بدەن، ئیرانیش هەیە لەگەل زۆر وڵات، بەڵام بەنهێنی کەیانە ئەوە کێش ئەوە بە شتێکی مخابراتی بەس باسی ئەو دەکەم ناتۆ عەرەبی و کە ئەمریکا و ئیسرائیل ئەو ناتۆ هاتە ئارا ئیتر ئیران دۆر پێش دەکرێت ملیشیاکان کەش ناتوان ئارمانجی خوانوەکو جاران بپێکن و ئیران بلێت من نەبووم. ملیشیاکانی نوێ یەمەن حیزب الله عێراقیەکانیش ئامادەنی نەجاشێکی شارەوە بن بۆ ئیران، چونکە تۆزە عاقڵمەند و خوێندنەوەی سیاسیان هەیە پارەی موچەی زیاتریان دەوێت یان دەیانەوێت داهاتی خوان مسۆگەر بکەن داهاتوی خوان و بڵێن ئەوە ئیران ئەمری بە من کرد. حەماس و ئەجهاد ئیسلامی حوسیەکان 3 ساڵی ڕابردوو کە حیزب الله دەستی بەوە کرد زانیاریەکانی ئیرانی دەرکان گوتی ئەو تەواوی موچە و پارە و کتاب و فیشەک و گولە هەموو ئەوەی بۆ من دێت ئیران دەنێت سوپای قودس دێن قاسم سولەیمانیەت و وەر شتێک من دەکەن بە ئەمری ئیرانە. ئیران تەبەن پێدەل بز بە بتخوا بێدەنگ بە نەلێ من نەلێ جاشی منێ حەسەن نەسڕا زیرەکتر ئەلی کاک خۆمە من دەمەوێت بە ئەمریکا و فەڕەنسا و ئیسرائیل بڵێم $2 زیاترم بدەنێ وەختێک مادام هەر جاش بەکرێ گیراوم هەرشە لەسەر ئێوە ناکەمیان نامەوێ بەیروت خراپکەم بە ئەمری ئیران جاشێک حاشازری چەند تێرویست و بێعاقلیش بێت کۆتا جاش بەلاشەکان کە من 5 ساڵە پێیان دەنێم جاش بەلاش یعنی جاشی ئیدۆلۆژیک دەبی هەم خۆکوژی جەستەیی بکەن دوای خۆکوژی هزرەکان کە کردووە دەبی شەڕەکە لە ئاستی شاری خوان ناوچەکانی خوان ئەوانەی عەشیرەتەکانی سونیکەوە دوای داعش کەوتن
هەموو خۆکوژی بوو شارەکانی خوان دەیاندیت شاری خوان وێران دەبیت PKK مەترسیدارترین جاش تروریستی فاشیستەیە کە بە چەکی کلاشینکۆف دەوێت دەبابەکانی دژمن ڕابکەشتە ناو شارەکانی باکوور و دەشزانی دەبینی کە شەڕەکە خۆ قارەمانی نیە شەڕەکە شەڕی خۆترینە و تروریستەکان بەس ئەوە چەند ساڵم دەڵێم بەس تروریستان هەتەنانەت ئەگەر پێشمەرگەش ئەو کارای کرد پێی بڵێن تروریست ئامادەنە بە هەڵەیەکی سیاسی هەڵەیەکی سەربازی لە ناوچەیەکی شاخاوین سەحراویان چ بە هاندانێک بە گەمژاتیەک بەخۆت شەڕ بینە ناو شار و مناڵی خودی کوردی خوان یان عشیرەت و شاری خاکی ئەنی بینە ناو شار ئەوەی پێدەلێن هەندە گروپی توریستیانە قەلقانی مرۆی بەکاردێن ئەینجا هەر کەسێ خەباتێکی وای کرد دژمن ڕابکەشتە ناو گەڕ بە هەوو هاوپەیماتر نەڵێ نەمانزانی ئەها بەخوا ئێمە نەمانزانی ئەوە بۆ منوتۆنیە بۆ ناوەندە ئەمنی و سیاسی دیپلۆماتیەکانی خۆیانە کە سێ چار جار لە سێ مانگی ڕابردوو سێ جار وەفدی ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل بە پەلە سەردانی ڤیانای کردووە کە ئەڵمان و فەڕەنسا و بریتانیا یەکێتی ئوروپا و حیزبی دموکراتی ئەمریکا بایدنەکان لەوە بەلگەکانیان پێیان بڵێت ئەوانە هێشتا وەکو خۆی ئەگەر ئێوە دەڵێن ئێمە ڕێگیری لە چەکی ئەتومی ئیران دەکەن دەبی ئاسانکاریشی بۆ نەکەن دەبی مەجای گرێبەستی ئەتومی نوێ پێ نەدەنەوە کە مەجای پێ هەبێت گەمارۆی زیاتر بکەن بۆ ئیستراتیژی ترامپ و وڵاتانی عەرەبی گوشار ملیشیاکانیشی لەقاو بچێت بە هەبوونی ملیشیاکان ئیران زێدەڕەوەیەکانی دەتوانێت مسۆگەر بکات دواتر بالیستێکیش تەڕاتێنێ پێ بکرێت لە لایەکشتەوە ئیسرائیل لە رووسیاوە کە خۆی نێزیکە رووسیاش پێچەوانە خۆی لە ئیسرائیل و بەو شێوازە لە ئەمریکا ترامپ کە نێزیک وەکی گەڵایەکی مێژووی هاتە ئارا کە خەریکە لەسەر شەڕی ئۆکران بەرێکە تێکی بدەێت کە بە ئاسانی تەمان تێک ناچێت بۆ نمونە هەڵێکی وەزارەتی دەرەوەی وەزیری دەرەوەی رووسا هەفتەیە پێشکە لەسەر دژی یەهودێت و ئەو زێلنسکی و ئیهانەیەکی کردبووم ئارمانجێکی تایبەتی خۆشیە و بەڵام دەست بەجێ پوتین و سەرۆک وەزیری ئیسرائیل قسان کرد میدیاکان باسییان کرد کە پوتین داوای لێبوردنی کردووە و گوتیا هەڵێکی ڕازمە ئەو بووکە ئەو ژێرخانە استراتیژیکە کە داڕێژە بە قسەی من و تۆ و چار ملیشیا و سیخور ئەوە تێک ناچێت ئەو لە ئاستی رووسیا و ئیسرائیل و ئەو دەڵێن لەوانێت تێکیش بەڵام مەبەستم ئەوەندە نییە چاودێران زیاترن پارێزەرانیان کە لە تێک دەران ئەوە لە کوردستانیش هەمان کەشەوەیە بە دوودانە جاش و سیخور و ملیشیا و PKK و گەمژەی لاهور ئەوە کە ئەوانەی خوان بە محوەری مقاومە پێناسەکەن چونکە محوەری مقاومەی دوای مانگی 6 ساڵی 2021 کە دانوستانی ناتۆ لە لەندەن بروکسل بایدن و پوتین دواتر دانیشتن پێشترش بایدن و بۆریس جۆنسۆن دانیشتن لەو بینەش ناتۆ و گروپێکی حەفت دانوستانیان کرد گەڵاڵەی مانگی 6 ینی دەی مانگی 6 تا 16 مانگی 6 کە 18 مانگی 6 هەڵبژاردننی تاران بەو باڵی ڕاستی نزیک لە پوتین ئامادە کرابوو لە ینی 18 مانگ لە پوتین بپرسن بۆچی 18 مانگ کە هەڵبژاردننی تاران بوو 16 مانگ لەگەل یان پێچوانەی دروسترشکە 16 مانگی لەگەل بایدن دیاری کرابوو ئەنجا هەڵبژاردننی ئیران خراج 18 مانگ کە پوتین لەگەل بایدن باسی بالیستیک و گەڵالەکان کە دەکات ئەنجا حساباتی خۆی بکات ئایا لە ئیران و کارتی ئەی زەق بکەێت یان کارتی بی بەڵام بایدنیش ئەرکێکی مێژوی خۆی هەیە هەرچیە دەبینی چۆن بوو بەڵام ینی پوتین ئەو حساباتانەی کرد بوو و بالی نێزیک لە بایدن جەواد زەریف و ئەوانەی گەڵالەی گرێبەستی ئەتۆمیان لە قازانجی ئەمریکا و بریتانی ئیسلاح تەلەبەکان و چەپەکانی لابیەکانی ئوروپا ئەوان سێ مانگ لە هاتنی مانگیەکی بیستی مانگیەکی بایدن هەتا بیستی مانگی 6 4 مانگ هاواریان ئەکرد بایدن زوو بە واژوو بکە گرێبەستێک هەتا ئێمە ماینە بایدنش تەبان خۆ مناڵ نییە مستحیل بوو کەمتر لە 2 ساڵ واژوو بکرێت ئەگەر بایدن خۆ کوژی کرد بووە ینی لە مانگی 3 و 4 ئیران ینی قسە ئیرانیەکان جەواد زەریف و سیخوڕەکانی ئیرانیەکانی باوەڕ دەکرد دەگوت باش ئێستا گرێبەستە ئەتۆمیکە واژوو دەکەم ئێوە پیاوی منن ئەوانش دەگوتە دوات تەپ و خامنەی گوێچکە جەواد زەریف و وەزیرەکە دەگوت فڕێ دەدا ئەوەی هەمانی دەبوو کە لە قازانجی پوتین و یان رووس چاینە ئەو گرێ معنەویات و دەستکەوتی ئەو گرێبەستە بۆ ئەوان بگوازدوێ یانی چی لە مانگانی داهاتوو لە هەر کات ویستی مخابرێکی بوو لەسەر و هات بڵێت
ئامادەکاری دەرچۆن لە گرێبەستی NPT بکەن یاخیبوونی تەواو بە هەمان شێواز کە کۆریا باکوور لە کۆتایی مانگی ساڵی 2023 لەسەر 4 کە گرێبەستی لە NPT دەرچوو NPT پابندبوون بە نەبوونی چەکی ئەتۆمیە نۆن NPT کە ئیران هێشتا NPT دەکەێت لە چوارچێبەوە گرێبەستی ئەتۆمی بەڵام ئەگەر لە NPT دەرچۆ جوازەریت و ساڵ پێش سێ جار هەڕەشەیەکە ئێمە لە NPT دەرچین لە NPT دەرچۆ دەبی لە ماوەیەکی زۆر بچووک چکە لە NPT کە دەرچۆ یاسای NPTش دەلێت کە کۆریا باکووریش بە هەمان یاسا ئەوی کردبوو ئەم کە لە NPT ئەو کاتە دەتوان دەربچن کە هەڕەشە ئەمن و ئاسایشی نیشتیمانی لەسەر وڵاتان کە لە NPTش دەرچ دەتوانین هەڕەشەی ساڕۆخی بکات بالیستیک بێ پابندی یاسایەک لە جیهان نییە ئەوە ئیران ئەگەر بێوێت هەمان ڕێچکەی کۆریا باکوور 2034 بڕۆت کە هەر چۆنیشی بێوێت ئەو کارە بکەێت چونکە دووبارە کراوە هەم رووسیا ئاگادار هەم بالی چەپڕاستی جۆرج بوش بیل کلینتۆن بایدن و کۆماریەکان ئیسرائیل و منوتۆ هەموو ئاگاد کەواتە کایەکی دووبارە کراو سەر ناگریت لە ئەو ئاستە ئەوە ئیرانش وەکو کۆریا باکوورنێکە بیاوێت بکەتە چەکی ئەتۆمی و رووسیا ڕێگر نەبێت و وڵاتانی ترکە 5 ساڵە هەموو هەڕەشە ئەکەن ناتۆ ئەمریکا بریتانیا فەڕەنسا هەر کامیان دادەنیشن لە 4 ساڵ ئەمە ڕێگیر لە چەکێتە میران دەکەن چۆن تەمەەن پێت ناڵێن چۆن دەمێکشە پلان بێ ئیسرائیلەوە بایدنیش 3 مانگە لە ئیسرائیل کاکە پلانی بێ خۆمان ئامادە بکەن ئیرانیەکان تەواو بوون ئێمە لێ بیواو بوونم و ئەنجا ساڕۆخی رووسیان کە کردە سەر هەولێر پەیوەندەکە لەگەڵ غاز چییە؟ پەیوەندەکە ئوروپیەکان لە دوای شەڕ ئوکراینە لە دوای گەماڕۆکانی کە بەسەر رووسیا سەپێنران کە گەماڕۆکان زیاتر دروشمن وە کەمتر توانای جێبجێکردنیان هەیە چونکە گەماڕۆی سەرکەوتوانای استراتێژیک لە ئاستی ئەمریکا دژی رووسیا بۆ ڕاگرتنیان لاوەزکردنی رووسیا ئەو کاتە ناوی گەماڕۆی کاریگەرە کە هەموو ئوروپیا هەموو وڵاتان خودی ئەمریکا بەشدار ڕاگرتنی غاز و نەفت پرۆژێکی 10 ساڵەیە ئەگەر بیانەوێت ڕابگرن مەسەرەن 45% غازی ئوروپا ئەڵمانیا تا 55% نەفت و بەردی ڕەش لە رووسیا دێن جگە لە کەرستێتر ئەگەر خۆکوژیش بکەن ناتوان لە شەوە ینی گەماڕۆکان جددی بگرن ینی لە 50% بەرهەمینە هاوردەکردنی غاز و نەفت بیکەنە 10% کە 5 ساڵی دەخایانی جە وڵاتانی تریش خودی ئەمریکاش تا ئێستا نەفتی لە رووسیا هاوردە دەکرد کە نەفتی خۆی ڕاگرا مەبەستی من ئەو جۆرە گەماڕۆنە کە تەبان ئەوانش نانێت پوتین بە تاوە یاخی ببێت بچتە بەرەی ماویستەکانی چین وەکو 6-7-8کان کۆمونیست و ماویسم تەبان کۆمونیست و ماویسم و کاپیتالیزم و سوسیالیزم هەتا ئێستا شەیە شەڕی ئێستای سارد بە شێوازێکی تر شەڕی ئابووری شەڕی غازەکان شەڕی بایلۆگیک عفەن شەڕی هایبریدی ئەو شتانەی ناوی لێدانرێت شەڕی چەند جەمسەر کە ئێستا مادەم زانیاریەکان هەن هەموو دژی هەمووان توانایی وە زانیاریانە کە ڕێک لە هەمان ئاستیشدا هەموو پیلانەکان دیژێکتر فەشەلی دین وەکو 6-7-8 وەتەکە ناتوان لە بەغدا لە کوبا لە وڵاتانی تر بە دوودانە ملیشیا کودتایك بکرێت سەرۆکێک گرێبەستی لەگەل چین کرد لەگەل رووسیا کردبێت هەمووی بکوژێت دواتر هەموو گرێبەستەکان لەگەل ئەمریکا مسر بێتەوە لەگەل جەمال عەبدوناسرەوە ئەنی کودتای بەغدا کە 3-4 جار کودتا دەکرا تەنان ئەو کودتای نەرمیش حیزب بالی سەدر و بالی مالکی نێزیک لە ئۆباما و بالی سەدر نێزیک لە بن سەلمان و ترامپ یان دیسان ئەنی شەفاف ئەگەر بیانەوێ جاران بە بالێکی مخابراتی پلانێکیان داڕژ بە لە شاخێک 10 ساڵ ئێنجە شتێک دەبوو لە کتێبێک 50 ساڵ داهاتوەکەدا ئەمریکا رووسیا لە 1965 لە فلانشن کودتان کردێمە هەر نەمانزان بەڵام ئێستا ئەنی بالە مخابراتیەکان ڕۆڵگێڕیان یعنی لە ئاستێکی سایبری و گوگلی و لە ئاستێکی ئەوەندە بالاکە پێویستیان بە ئەوی پێدەلێن بالی مخابراتی کلاسیکی موسات لە هەولێر هەر شوێن قنسولی ئەمریکای لێ هەیە قنسولی ئەڵمان و فەڕەنسا و بریتانیا لێ هەیە مادەم گرێبەستی هاوپەیمانی یەکترن لەگەڵ باڵە مخابراتیەکان ئیسرائیل هەموو یەک ئێمارات و بەحرین و ئەوانش کە لە دوای گرێبەستی ئیبراهیم ئەوانیش موسات من ناڵێم خۆیان دەنێت کە گرێبەستی ئەمنی و ئاسایشیان واژوو کردووە کەواتە ئیرانیەکان کە هەڕەشان لە ئێمارات و بەحرین دەکرد بەو هیوای گرێبەستی ئیبراهیم تێک بدەن ئەو گرێبەستی ئیبراهیمیش
ئەو کەسانیان ئەو بوێریان هەبووە دوای 2000 ساڵ هەنگاوەکی 2000 ساڵەیە لە ئاستی وڵاتانی ئیسلامی هەنگاوەکی 1700 ساڵەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین 2700 ساڵەیە کۆتایی بەو بەزمە بینی کە لەسەر دژاتی وڵاتێک لەسەر دژاتی ئێکتر ئەمە استراتیژی خۆم دابڕژم ئایدۆلۆژی هەندێک گەمژە و تروست و کۆ دەکەمەوە بەڵام هەر لە هەموو وڵاتەکان تروستە و گەمژەکانی خوان کۆنترۆل کردووە ئەنی تەنانەت ناوەندەکانیش ئیتر باش و خراپەکان دیارە مادەم شەفافە بۆیان ناچێتە سەر هاندانی چەند گروپ و ملیشیا تروستەکانی بەشێکیان عاقڵ بوونە چەکیان دانەوە بەشێکیان موچیان دەوێت موچەش ئەگەر هەر کێشە موچە بیت بۆ تێکدان ئەگەر $10 وەرگرن بۆ تێک نەدان لەوانە کەستر $20 پێ بدەن خۆ عقلن تێک نەدا $20 پێدەن بۆ نمونە پێکاکە هەرشلە بۆ ڕێکانی غازی کوردەکەن چەتەیە باجی دەوێت $100 $50 زیاتری دەدەن بێدەنگ دەبێت حتا خودی لاهۆر پاڤل بووە بزانم وەکو چەتەیەک هەڕەشەیە ئەگەر پشکی منە درێت لە هەمووتان تێکەدەم یعنی طبعا لە ئاستی باوکی ئەوش دانەبوو تێکی بدەت بەڵام کە دیت سەری بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی بان کرد و گرێبەستەکان کران و ئەوە لە دوای کە کۆربەندی ئیمارات و قەتەر کۆربەندی دیپلۆماسی لە ئێستانبول لە 3 هەفتە بەر لە ئەو دواتر 2 هەفتە کۆربەندی وزەی ئاسایش نیشتمانی جیان لە ئیمارات لە قەتەر هەموو دیپلۆماتکارە سەرکردەکان کۆمپانیە گرینگەکان لەوێ بەشدارم لە کاتێکە دادگای فدرالی حشومەتەکانی حەشد شعبی هەموو گرێبەست لەگەل کوردستان قەدەغەیە ئەو ڕۆژەی ئەو بڕیاران دەرکرد لە ئیمارات لە قەتەر لە کۆربەندی دیپلۆماسیەکە هیچ کەس خۆی نەشێوات هەموو درێژیاندا لە گرێبەستکردن لەگەل کوردستان وەفدەکان شەفافن یعنی کوردستان کە لە ئاستی شەفافیت کار بکە پروتۆکۆلەکان لە فەیسبووکی ماڵپەڕی سەرکردەکانی حکوومەت هێرێم وەزیرەکان هەموو ئەمە هەندێک جا پێم سەیرە لەوانەیە خەمسەسیش بکەم بەڵام وەزارەت پێشبەرگە لە فەیسبووکی خۆی هەر ژنێراڵێکی ئەمریکی فەڕەنسی هاوپەیمانان دێت و وێنە بڵاو دەکەنەوە ئەنی تەبان شەفافیەتێکی وان هەیە استراتیژی پلانیان بوێرانەیە پاڵپشتێکی بەگراوندی بەهێزیان هەیە زیاترین پاڵپشتی بەهێز خەباتی ڕەوای کوردە مافی خوانە بەڵام ئیتر چیتر ماوە من سیخوری بەسەر وەزارەتی پێشمەرگەی کوردستان بکەم دیپلۆماتکارەکان کە دێن هەموو وێنەکان دادەنێن جاران هەموو نهێنە بوو لە ئوروپاش بەڵام سەرکردەکانی ئوروپا مەسەن دەبینین ماڵپەڕی وەزارەتی بەرگری ئەڵمانیا وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ئەو 2 ساڵی ڕابردوو دوای ترامپ ئەوانیش دابەزینەوە فەیسبوک تویتر چونکە باڵێکی میدیای لە هەموو وڵاتان هەیە کە ئەنی وەهمیە ناتوان ڕاستەکان وە خۆ لە سەرکردەکان لە سیاسیەکان بۆ جەماوەڕ لە جەماوەڕ بۆ سەرکردەکان بگووە پەیامەکە ئەنی دەستەواژەکان بە هەڵە وەردەگێڕن ئارمانجی سیاسی خۆیان هەیە لە بۆ تەمەن بەشێکی تویتر و فەیسبوک سەرکردە حیزبەکان و ناوەندە وەزارەتەکان کە هاتنە فەیسبوک خۆی کۆبوونەوەک وەزارەتی بەرگری ئەڵمانی سەری مارپەڕی بکەن وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی لە موسات هەموو ئەوانەی ینی وەختێ چاڵکیەکانی هێزی ئەمریکا لە ئێمارات لە قەتەر ڕۆژانە لەگەل کوردستان بەلاو دەبنەوە کامە وەفد هات و چۆ ئیتر چیتری ماوە بوو چکە سیخوڕی 1970 بوو کە پرۆژەکان بەنهێنی بوون و ئەگەر زووتر لە ئەویان زانی بووە تێکدانیان دەکرد هەتا بەر لە ڕوودانی بەڵام هێز لە شەفافیتدا لە ڕاستگۆیدا لە بوێریدا کە بوێریش ئەو کاتە کەسان کە باوەڕمەندی بە ئارمانج و بە هەنگاوەکانی هەنگاوی خۆسەرانەی بڕیار ئیرادەی خوانە نەک هاندەر و کەسانی کە لە باڵێکی مخابراتی بۆیدا ئەڕژن ئەو جێبەجێ کارە کە ئەو جۆرە کەسانە لاەنانەش هەمیشانە بەڵام دەبێ هاوکات خوان بە خۆسەرۆق ئیرادەمەند دەربێخن کە ئەوەش ناتوانێت هەم پارادۆکسە هەلسوکەوتیان پێچوانەی دروشمەکانیانە یعنی هەم بۆ خەڵک و هەم بۆ ئاغای یەکەم و ئاغای دووهەمی ئەنی جاشێکی باش ئەو کاتە جاشێکی باشە کە بە شارەوەی یەک هەتا 10 خاڵەکە بۆ ئاغاکە جێبجێ بکرد بەڵام لە خاڵی 7 کەشف ئەبی ئەوش ئاغاکە گوێچکە دەگری کەسێکی تر ئەنجا 10 ساڵە جاشەکانی کوردی بە ئیران ئەلیم ئێمە خوشبەختانە مەبەستم بۆ بە ئیران و عێراق دەرێن بەخوام شەر ناوخۆی براکوژی ناتوان بکەم بەڵام بە میدیا جنێ و دەدەم و ئەو وەهمە دروست ئەەکەم کە ڕێگیری تەخیر بکەم ئەنجا خراپەکە باشەکە خۆشەکە لێرەدا کە ئەنجا ئوروپیەکانش دەمێکە لە وەهمە ینی گیریان خواردە ئەوانەی ینی ئەو دەنگە ناشرینەی
ئەو گەلە دەبیستن کە معارزە کە بەڵام حەقی خۆیە بەڵام مبالغە دەکرد لە خراپ ینی ئەمن خراپ بەڵام زۆر خراپ و دەعبایەک لێ دروست بکەن بچنە دواتر چانە بڵێن ئەو حەمیدە 90% خراپە نەک 20%. ئەوش حسابات ینی استراتیژیان مانیفستی وەزارەتی دەرەوەی خۆچکە ئەو باڵی لە وڵاتێک لە گەلێک دەشتە دەرەوە بالی چەپەکان بالی وەزارەتی دەرەوە بالی ئاینێکە بالی معارزەکە پەنابەرەکانی کە دەنگۆی ئەو گەلە باش و خراپەکە دەبن بە ماوەی 500 ساڵ ئەوە دەبیت بەڵام لە 20 ساڵی ڕابردوو هەموو ئەوە پێچەوانە دەرچوو تازە 20 ساڵ پێش مەسەرەن زانیان ئەمنی حەمید کە 500 ساڵ ئەو دووانە دەکەم ئێستا ئەنی بەواش و خراپی لە قنسولەکان لە هەولێر هەنە 40 قنسولخانەی گەورانە هەر کۆمپانیەک سیخۆرێکی دەوڵەتێکە بەرژۆندی پارێزی دەوڵەتێکە سیخۆر ینی جێبەجێکاری ئەجندای دەوڵەتی خۆ ینی بالی وەختە سیخۆر بە ناوی وڵاتانی خۆمان ینی لە وڵاتەکان وەزارەتێکە لە 5 لە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ خۆ شتێکی خراپ نییە بۆیە ینی باسی موساد دەکەن بوونی لە هەولێر هەیەیان ئەو ساروخانەکە خوان لێدا تەبان سەرڕ ئەوە کە دوای 2 هەفتە پەرلەمانی خودی عێراق بەلگێ دەرخست وەفدەکانی ئیرانی هاتن و گوتیان نەخێر ئەوە هەڵە بوو بەڵام دەبی لە گەمژە کوردەکان بپرسنگە بۆچی ڕاد و خیتابی ئیرانی کەوتن و دڵخۆش بوون بە ئەوە کە موسادەیان نە و دواتریش شعوریان نییە وجدانیشیان نییە کە پەشێمان بخوا ئەوە نەمانزانی لە میدیا خوان داوا لێ بوردن بکەن ئەوە بەلگەکان هاتن کە چکە هەر ئەو شەوە دیار بوو یعنی شێخ بازە ناوی شێخ باز بوو نمونە خۆ دیارە مالپەڕە سەرۆکی فلان کۆمپانی غاز و چەند ساڵە بەشدارە ڕێک بۆچی لە کاتی کۆربەندی ئەمارات و گرێبنی ئاسایش نیشتیمانی غاز و نەفتیش کە دوای شەر ئۆکرانە کە ئوروپا ینی ناچار بوو هاواری دەکرد لە گەماروکان ئەوە کەسی لە سەد غازی خۆن لە رووسیا دەکردن ڕوسیاش پێدەڵێ خۆ من خەتابانی مە خۆتان هەموو گرێبەستەکان ویستان لەگەر من چونکە تۆزی نزیک وەرزانتر بوون و ئێوەش بوونە دژمنی ئەمریکا بە منیش باشە بەڵام خۆ من ڕێگری ئەوە نیمە بچن 15% تر غازی تر بۆ خۆتان من ئاسان کاریش بۆ دەکەم لەگەل ئازەربایجان و تورکمنستان بکردن لە کوردستان 2% غازی جیهانیە کوردستان بەدیلی رووسیانێ و رووسیاش موافقە چونکە بۆ ڕێکەی نۆباکۆ لە ئازەربایجان تورکیا نۆباکۆ بۆ ئوروپا ساوت ئوروپا دەچێت پشکەکانی بەشکی بیپە بەشێکی پشکەکانی خودی ڕاشەشە کەواتە نێزیک لە رووسی هەولیدا باڵانسەکە زیاتر لە قازانجی رووسیا و دژی ئەمریکا کە ئەو ریسکەی توانی بیکات کە 40-50% خۆی گرێدراوی رووسیا بکات لە کاتی لە 20% زیاتر لە ئاستی وڵاتانی ئەڵمانی تورکیاش تەنها 20% زیاتر وزەی لە رووسیا بکرێت لە ناتۆ دوور دەکەوێت تورکیاش هەمان کێشەی ئەڵمانی ئوروپایە اینجا ئەو گرێبەستە غازیەکانیان کە لە مانگی 10 تەماشا لە کاتی شەڕی ئوکرانەکە نێزیک دەبوو لە ئۆپنسکیس کە تەواو بوو لە 18 مانگی 12 کە جیهان چۆ بۆ شایە کە هەر کامیان دەتوانانی هاوپەیمانان بدزن ببن لە دوای شەڕێکی گەورەتریان بچووکتر جەمسەرەکان لە ئاستی رووسیا و ئوروپا ناتۆ 1 و 2 لەسەر شەڕی ئۆکرانیان ئیران یعنی رووسیا دەمێکە سیگنال بە هەر دوای گەماروکانی ئوروپا و ئەمریکا دژی رووسیا ڕاگەیان پوتین گوتی دەتانەوەی نەفت و غاز لە من نەکردن بەڵام نەفتی تروستی ئیران کە لە گەمارۆ لیستی تەروری ئێوەدا بکردن لە ڤێنزوێلا بکردن لەوانەیە ڕازی من بچون لە ڤێنزوێلا بکردن بەڵام ئەو لە کۆربەندی ئیستانبول باس کرا وەزیری نەفتی ئیستانبول گوتی سیگناڵیدا کە ئەمریکا ئامادەنە دانوستان لەگەل رووسیاش ڕەزامەندی پێ ئەو بکە لەگەل ڤێنزوێلا نەفت و غاز بکردن بەڵام لە ئیران هێلی سووری خودی رووسیا نەک رووسیا بەلکو هێلی سووری کۆنگرێ ئەمریکا بەڵام ئوروپیەکان 10 ساڵ بوو دلیان بە ئەوە خۆش کرد بۆ هەر گەماروکار ئیران لا دەچن و لابیەکانیان میدیاکان وا بەڵاو دەکەن ئەو مانگێدا دەنووسان تەواو دەبیتەوە ئەو دەبیتەوە بەڵام وڵاتانی وەکو ئوروپا ئەڵمانیا باسی ئەڵمانیا ئیتالیا تەنانەت یونان بە تایبەت ئەڵمانیا دەکەن کە پێوەرە ناتوانێت 5 ساڵی تر چاوەڕێی خۆی بەشداری و کۆبوونەوە دانوستانەکانی ئەتومی بووە ئەڵمانیا کە بە تەواو لە گرێبەستی ئەتومی ئیران کە بە مانای زیندووکردنەوەی لاچۆنی گەماروکان بە ناوی کرینی نەفت و غاز لە ئیران دەهات نەفتی ئەلبەتە غازی شل کە گران و قاتونی و گرانترە لە غازی بۆ ڕێەکان کە بە مانای ئەوە بۆ ئەڵمانیەکان و ئوروپیەکان و بریتانیەکان دەهات ئەڵمانیا لەمەکە بێ هیوا بوو لە لادانی گەماروکانی
ئەمریکا لە ئیران لە ئاستی مخابراتی زانیارەکانی خۆی کە لەوانە بزان هەشمانگتر 2 ساڵی تر دەخانی بەڵام لەو ئاستەش کە بێ هیوا بوو وەزیری ئابووری و سنعەتی ئەڵمانیا لە مانگی 3 سەردانی قەتەری کرد مانگی 1 بوو کە بایدنش بانگی واشی قەتەری کرد وەرێرە کوڕم لەو ماوەی کە تەنگلیشەی غاز و نەفتە بەرهەمەکەت زیاد کە و چ بکە و ئەمەش پلەکی هاوپەیمانی ناتۆی جێگیرەوەی بۆ تەرخان دەکەم تاوان حەقی خوانە وعدی سەربازی پێدا بەڵام سعودیا و ئەمارات و قەتەریش ناتوان زیاتر لە پشکی خوان یارمەتی ئەمریکا بدەن بەبێ ئەوە کە ئەمریکا دژی ئیران لە یارمەتی ئەوان کارێک نەکرد بایدن دەیگوت ئەمن ساڕۆخەکان ڕێگیری لە ئیران ناکەم و باحوسیەکان لە ئێوە بدەن و لە ئەمریکا لە سعودیا بدەن لە ئیمارات بدەن و لە سعودیاشی دەخواست بەرهەمی نەفتەکەت زیاد بکەوە کە ئێمە توش تەنگینە نەبین کە بتوانین گەمارۆکانی رووسیا زیاتر بچەسپێرین کە کۆنگرە ئەمریکا کۆماریەکان لە خودی بایدندا پرسی ئەی بۆچی نەفتی ئەمریکا بەرز ناکەوە ڕادگرتووە وەڵامی تەبعا نییە چکە پەیمانێکی تریە گریندیلێ نازام چییە پس ئەوە خۆی لە خۆی پڕ لە پارۆدۆکسە ینی بایدنش ناتوان گوشار لە سعودیا بکەت سعودیاش دەڵێم ناتوان نامەوێت بەلگێکم پێ بدە زەمانەتێکم پێ بدەیت دژی پرۆژێ بالیستیکی ئیران بەلێنەکانت دەچەسپێنی کرد لە گیربەستی ئەتۆمی جدیتر بدژی ئیران بەڵام بایدن هەمووی پێچوانە سەلمات کە سعودیا و لە 25 ئەو مانگی قەولە سەرۆکی چین بێتە سعودیا لەبەرەوە بە پەلە سەرۆکی بریتانیا چۆ سعودیا لە مانگی 3 ئەنجا سەرۆکی هەرێمی کوردستان چۆ بەڵام لە بۆریس جۆنسۆن بپرسی و لە مانگی 11 لە ماکرۆن بپرسی بۆچی سەردانی سعودیات کرد ئەو بن سەلمان لە ئەنجمادی سیاسی دەرئینا تەبەن بایدن ڕاوشکارانی ئیرانی بایدن ئامرازێکی مەترسیداریان ئەبوو کە دەیانویست بە جدید بن سەلمان یاخی بکەنەوە سعودیا کە 77 ساڵە دوێنێش سەرۆک ئەرکانی سوپا سالاری نوێ ئەمریکا لە سنتکام کە مانگێکە گۆڕاوە مەکەنزی نەماوە کەسێکتر هاتووە دەست بەجێ ختابێکی 5 لاپەڕی بەڵاو کردەوە کە ئێمە پابندین بە هاوپەیمانی 77 ساڵی خۆمان لەگەل سعودیا مەبەستیەوە کە ئەگەر بایدنش هەندێک قسە بکرد لە بۆ ڕازیکردنی نەک میدیاکاران و ئەوانەیە بەڵام ئێمە لە ئەرکی جێبجێکاری سەربازی خۆمان کە دواتریش پاتروتەکانیان لە مانگی 34 بە سعودیادا بەڵام دوا ئەوە کە ماکرۆن سەردانی ماکرۆن لە مانگی 11 بۆ سعودیا و ئەمارات کە ئەنجمادی سیاسی بن سەلمانیشکان هاوکات هەلبەتە پێچوانەی دروستە سعودیاش هەندێک بەرژەوەندەکانی خوان زیاتر لەگەڵ بریتانیا و فەرەنسا گرێبەستەکانی زیاتر بە ئەواندا ڕافال و تریان ئەوانش چەکی ئەو چەکەی بایدن نەیدەویست بە سعودیا لە دژی بالیستیکەکانی حوسیەکان و بەرەی فلان و فلان بریتانیا و فەرەنسا بە دڵنیاییەوە ئامادەبوون زیاتریشیان بە سعودیا بدەن کە بەلکم لە بواری تکنیکالی سعودیا زیاتر کەشەوای خۆ لەگەڵ بریتانیا و لەگەڵ فەرەنسا گرێ بدە ئەگەر بایدن ئەمریکا بێت سعودیا یاخی بکەتەوە کە یاخی نەبیتەوە لەگەڵ ئەوان لە بواری استراتیژی هاوبەش بەڵام تکنیکالی دەتوان کاری هاودش بکەن ئەوش دەکەوێتە خودی سعودیا ئیمارات و وڵاتانە چۆن هاوسەنگرابن کەواتە ماکرۆن لە مانگی 11 کە سەردانی کرد ئەنجمادی سیاسی بن سەلمانیش کاند و قەزیە خاشقچی فش کراوە و دواتریش تورکیا ڕێگا بۆ تورکیا کراوە کە تۆزێ پارە لە سعودیا ئیمارات گەشە پێدانی ئابووری لە یان وەرگری ئەوانش مەرجەکانی تەلاقدانی ئەخوانیزم و فلان و داخرانی کەیسی خاشقچی و هاوپەیمان و هاوبەش بوون لەگەل سعودیا وڵاتانی سونەتە دژی عوسمان دژی سەفەویەکان لەوانەیە بود و کەشەهەوای سووریاش و ئەوای بەڵام دیارە کەواتە تورکیا دوو ئەوەندەی جاران ینی ڕێگر بوو بۆ ڕێکەی غازی خۆی لە ڕێی ئیران بۆ ئوروپا ئەگەر ئیرانیەکان بیویست هەتا ئەو کاتیش تورکەکانیان دەتوانی ڕازی بکەن لە دوای مانگی 11 و تورکیا گرێبەستی 17 تا 20% غازی لە ئیران دەکرێت 25-30 ساڵ بوو و تورکیا 5 ساڵ پێش گرێبەستەکەی بۆ بەرەو هەڵوشان دەبرد لەگەل ئیران ئیرانیەکان میدیاکانی ئیرانی لە مانگی یەکی ئەم ساڵە سەرەتای ئەم ساڵە هەموو نووسیان قڕ بەسەری ئێمەوە بوو ئێمە ناتوانین 20% غازی تورکیاش بفرۆشین و چونکە تورکیا دەڵێ غازی باشتر و ئەرزانتر و نزیکترمان پەیدا کردیان بەشی غازی ئازەربایجان و کوردستان کە لەو ترانزیتە دەڕۆ ئەنجا ئەوە ینی لە ئیرانیەکان لە کاتێکە 20 ساڵ پێشتریش بۆڕیەکە هندستانیان تێکچۆ تەنە بۆڕێکەی کوردستان کەشوهەوای عیلاقەی بە ئیرانیە ئیرانەکان ئەگەر بتوان غاز بنێرن دەستیشان خۆش لە جنوبی ئیران و لە ڕێی بەحر دەرن دەبێت ڕکابەری قەتەر بکەن لە غازی بەسراش هەروە ئەنجا
ئەو ساروخانیان لە هەولێردا لەبەر ئەوە خۆخالیکردنێک بوو کە ئەو برادرە گرێبەستی غاز و ئەوەکانی دێک بەس کە بۆ کێشەوەهای ناوخۆی خۆیان بڵێن موساد بوویان لە ئیسرائیلماندا بالی سپای پاسدارن بەڵگە ئەوە کە هەمان ڕۆژ خۆی بەلاوی کردە گوتی من بووم بەڵام ئەم پێشتر هەمان ڕۆژ باسم کرد بەڵام بۆچی هەمان وەفدی ئیرانیەکە کە بە نوێنەراتی رووسیا هەمان ڕۆژ گرێبەست دانوستانی ئەتومی گەیاندە چەق بەست و بەجیان هێشت و ئەنی بیانۆی دەرهینانی سپای پاسدارن لە لیستی تێرۆریان کرد بە بیانۆ خامنەی ساڵێکە دەلێ کە من هەر ئەو کاتیش 2 ساڵ پێش باسم کرد لەبەر ئەوە دەکەنە بیانۆ شتی مەحال دەرن کە بایدن نەتوانێت جێبجێ بکەن چکە لە دەستی کۆنگرەدا بە یاسای کاتسا و ئایسا گرێدراوە یاسا گەمارۆکانی دژی سپای پاسداران و گروپە توریستەکان یاسای ئایسا و کاتسا ئەمریکا کە دەلێش مافی خۆمانە شەڕی ئابووری دژی گروپە توریستان و سپۆنسەرانی تێرۆر بکەن گەمار و سزادانیان بکەن ئەوە لە 2016 19 بەشێکی لە 2013 و 14 پەسەند کرا یاسای ئایسا و کاتسا کەواتە وەختە خامنەی دەلێ وەفدی دانوستانەکان طبعا بە دلی پوتین دەلێ ئەگەر سپای پاسداران لە لیستی تێرۆردان نەین نەدەرێ ئێمە تێکێدەن هەمووی دەیەوێت تێک بدات بەو شێوازە بایدن هەمووشی پێ بدات بایدن گوتی سپا قودسی دەین لەو هەمووی ئەوەی تر دەربێت وتی نەخێ ئەویش دەر بایدن چی دەگوت دەیان گوت دەبن چونکە دەیانەوێت بایدن دەستا خراپ پێیان بڵێ بۆ لە نەحەقمان نیە دەستکەوتی بایدنش ئێمە بۆ خۆمان دەبێن بۆ چین و بۆ رووسیا ئەنجا بایدنش ناتوان وەکو 2012 لەسەر حسابی وڵاتانی عەرەبی ئیسرائیل کە هاوپەیمانی بنەڕەتی سعودیش هاوپەیمانی 77 ساڵە بە قسەی بایدن و منوتۆنیە کە بەیانوێ لە ڕقی بن سەلمانیان ڕقەی کەسایەتیەک نییە قەزیە خاشقچیان خۆڵقان بیت شتێکە ینی ژۆپۆلیتیکە بگۆڕن و بن سەلمان فڕە بدەنە باوەشی چاینا بن سەلمانیش لەبەرەوە تەلەفۆنی بۆ وەزیری بەرگری رووسیا و کرد وەرنێرە ئەنجا بە پەلە وەزیری بەرگری ئەمریکاوە چۆنە لای و سەرۆکی چاینەش کە 25 مانگ دەچێت تەنانەت هندستانش ئەو کێشەوەی سعودیا بوو هندستان لە مانگی ڕابردوو بۆریس جۆنسۆن سەردانی سعودیا کرد سەردانی هندستانی کرد دوای مەسرور بارزانی سەردانی هندستانیش کرد کە ئەو خەمسستەی بایدن لە هندستانی هەتی یعنی پڕ بکەتەوە کە لە استراتیژی ئەمریکا فەڕەنسا بریتانیا هاوبەشی هەرسێکیانە و دواترش ماکرۆنیش دو هەڵبژارن بەڵێنەکای کە بایدن ترامپ و لەگەل هندستانیان داوە پەراوێز خراون وەکو سعودیا کە ئەو بۆشایە طبعا لە خساری ئەمریکاش چون گرێبەستە گەورەکان زیاتر بە فەڕەنسا و بریتانیا دەدرێن تا ماوەیەک ئەنجا لە جەمسەری دژی چین و رووسیا پێکەوە هەر کامیشان جۆرێک دژایەتی دەکرێت ئەو گەڵاڵەیە لە مانگی 6 2021 دوای دانوستانی ناتۆ G7 و بایدن و بۆریس جۆنسۆن لە سەرەتاوە بریتانیا و ئەمریکا دەست پێکرد دانوستانەکان لە 16 مانگ بە ئەمریکا و ڕاشە کۆتایی لەسەر گەڵاڵی ژێرخانی گرێبەستی ئەتۆمی 18 مانگیش هەڵبژارنی تاران بوو و 9 مانگیش وەزیری دەرەوەی بریتانیا بە پەلە هاتە بەغداوەی 10 ساڵم دەڵێم فتح الفتوح تهران إلى بەغدا إلى تهران هەر کامیان ململانە چەپ و ڕاستی بریتانیا ئەمریکا بین یەکتر ئەگەر بیانە لە تاران فتحێک بکەن لە دەستی ڕوو ڕاشە دەربینن دەبی فتح الفتوحەکە لە بەغدا دەست پێ بکەێت باڵا دەستێک لە بەغدا بدەست بین لە ڕکابەری یەکتر لەوەتی سایکس بکە داستەوە لە هەموو کودتاکانی جەمال عەبدوڵا ناوی چیە کەریم عەبدولقاسم و سەدام و ململانەی بالی سەدر و مالکی و بالی چەپ و ڕاستی شیعی ئیرانی فلان و فلان و هاتنی ئۆباما و بایدن و جۆرج بوش 11 یەک زەڕە لەو فۆرمولە دەرناچیت ئەگەر بیانەوەی لە تاران فتح الفتوح لە ئاستی ژۆپۆلیتیکی هەم بە ڕاشە چاینا دەبی سەرەتا بەغدایەک دەست بکەن گرێبەستی ئەلجەزایر بەخۆڵقێنن لەسەر نەمانی کورتەبان لە هەفتاکان شۆڕش تێک بدەن و بە ئاسانی توانیان ئەو کات لە دوای نوۆتەکان کایە گۆڕە چکەن معادلەکان سۆڤێت هەڵوشاوە بەژوەندی سۆڤێتیش یعنی کە ناوچەی پەرواز مەمنوعە لە 96ەوە دامەزرا دوای شەڕی ناوخۆی پارتی و ئێکەتی دەبان ئەوە تەجروبەی مێژووی کورد بوو پارتی و ئێکەتی کە تاالبان و مجاهدینەکانی ئەفغانستانش هەمان کە بالی چەپ کۆمونیستی و ئیسلامیەکان شەڕەکان درێژ خایان ئەوان نیانتوانی وەکو کوردستان کۆتا بە تورکمنستان وەکو عەفوان تاجیکستان وە کوردستان لە یەک خوڵێکدا لە 93 تا 5 کە 4 ساڵی کەمی دووهەمی بیل کلینتۆن بوو
ئەوانش باڵ ئیسلامی و کۆمونیست شەڕیان کرد سکولارەکان تاجیکستان شەڕێکی کۆتا کورتی ناوخۆی بەڵام بەرژێندی ئەمریکا فەرەنسا بریتانیا و تەنان رووسیا تاجیکستان کە شەوای کولتوری بەگراوندی مێژووی پێکەوەژیانەکەش ئەینوەکو کوردستان حزبێکی بلەماڵی دیکتاتۆریشە بەڵام مەبەستم لەبارەی کولتوری یعنی ئەمریکا فەرەنسا بریتانیا لە 93 4 5 6 ئەفغانستان واڵا بوو ینی ڕێکخراوەی هەمیشە زەحمەتە بەجێ دێنن بەڵام ئەفەن دیسان تاجیکستان توانن گرێبەستی استراتیژیک بینی پارتی و ئێکەتیەکیان بیکەن ئەمریکا ناتۆ فەرەنسا بریتانیا کە رووسیاش موافقی بوو ینی لە ئاستی هەمبەر چین کە زلهێزێکی داهاتووە کە لەقاو چۆن بکرێن ینی خاڵ بە خاڵی خاڵەکان استراتیژیک هەولێر تاجیکستان ئشقابات ینی هەر شارێک بۆ خۆی گرنگیە ئەوەی لە ئێستا شەرقی ئوکراینە ئەگەر ئوروپا بدۆڕینیان ئوکراین بدۆڕین بۆ 50 ساڵی داهاتوو لەوانەیە ژۆپۆلیتیکەکە دەتوان کەرکووک و هەولێر و ئەوانش هەر ئەوانە ئەفرین بەس مەبەستی من باسی ئەوە بوو کە لە بەرژێندی فەرەنسا بریتانیا و ئەمریکا لێرە لە کوردستان و باشوورەکە و ڕۆژئاواکەش ڕێک وەکو تاجیکستان کە سێگۆشە قەزاقستان و چاین و باکوور هندستانە لە کەشمیرەکە بێ هیوا بوون وەکو ئەفغان وەکو شیعستان لە چونکە خەڵکی خودی کەشمیر خەڵکی خودی ئەفغانستان ناتوانانی وەکو باشووری کوردستان 96ەکە دوای شەڕێکی ناوخۆی بچوو کە دواتێ و زانیان بەشێک ئیران و هاندرا دەبان ئەمریکاش زەختی فەرەنسا و بریتانیا و ئەمریکا هاو بەشیان هەبوو کە دەست بەجێ گوێچکەی مەسعود بارزانی ئێکەتی مامجەلە بگرن بڵێن وەردانیشتنی ئەو وەزیری دەرەوە ئەمریکا گرێبەستی استراتیژیکیان لەگەری کە گرێبەستی استراتیژیکی باشوور پارتی و ئێکەتی گرێبەستی استراتیژیکی ئەمریکا و بریتانیا و فەرەنسا بوو کە درێژەی ساکس پیکۆ و رووسیاش ڕێگر و هاودژی نەبوو کە لیان تێک بدەت ئێنجا موساد کێ موساد هەموو ئەمانە ئەو باڵە ئیرانی هێرشی بە ساروخ کرد بووە لەسەر هەولێر کامنتە کاتۆ بەس ناتوان بخینەوە ئاینەکە کەم دەبینم لێگەرە ئەو هێرشەکە کرا سەر هەولێر بیانۆ موساد یان میادی میدیاکاران ئیرانی شارەزانە هەموو بەی خطاب هاتن کە موساد شتێکی مناڵانە ینی پێویستی نیە لە بینایەک ڤیلایەک ینی لە فەیسبوک لە کامنتەکان لە گوگل لە ماهوارەکان لە GPRSەکان ئەو موسادە لە ئیران باڵی دوسێ باڵێک هەنە ئەوانەی ئەو باڵە عاقڵمەندان هەنە لە ئیران باڵی نێزیک لە ئوروپا و ئەمریکا کەن هەرگیز نانوێت بەرەو کۆمونیستەکانی چاینەوە ڕاشە بڕۆنەوە 100 ساڵیشە منافس یەکترن 100 ساڵە منافس یەکترن ینی قەربخوازەکان و شەرقخوازەکان لە سەن پترزبورگش هەمان کێشەیە رووسیەکان ینی ئەو باڵە لە ئاستی جێگیری وەزارەت و جێگیری سەرۆک و مەعاونی سەرۆکی خودی ئیران بەرپرسانی سوپاس ساڵار بەشی بالیستیک ینی دوو جەمس وەکو پارتی یەکێتی خۆمان بەڵام لە ئاستێکی جەمسەرەکان دوو شەق بوونەوە ئیران دوو شەق دەبیتەوە ئەگەر نەتوانن زووتر ڕێگیری لە چەکی ئەتۆمی ئەگەر ئیران گەشتە چەکی ئەتۆمی وەکو کۆریا باکوور برسیان دەکە ینی بە هەموو بە تەواو 50 قات زیاتر لە فاشیزمی ئێستا ینی ئەنجا خۆی لە خۆی لە ناوچە دەکەشت و بەڵام خەرکی خۆی برسی دەکە دەبیتە دیکتاتۆر لە مناڵەکانی خۆی دەدا ستالینیزمی مارکسیستی کۆریا باکوور ئەنجا ئەو باڵەی لە ناو خودی ئیرانە زانیاریەکان بە بەلاش بە ئەمریکا و ینی بەرەی خۆ بە ئیسرائیل و بە هەر وڵاتێکی دوژی ئیران دەدەت کە دخوا وەرە ڕێگیری لە چەکی ئەتۆمی کە پێ دەڵێن ئەحمەدینژاد بە 2 لۆری بۆ ئیسرائیل تەمان وانە بەڵام خودی ئیسرائیلش ناوەندە زیرەکە ینی زیرەکی چی هاوبەشیەک هەیە کەسانێک دەیانەوێت ڕێگیری لە چەکی ئەتۆمی بکەن کەسانێک دەیانەوێت شەڕی بالیستیک و شەڕی تروریستیک لە ناو خود ئیرانیش وەکو کوردستان هەموو خەڵکەکە هەموو باشە بەڵام ئایدۆلۆژی سیستەمەکە کە بەلاڕێدا چوو بۆ کەسانێک کە لە ناو خود ئیرانە کە ئەگەر هەمیشە زانیاریەکان دەنێرن کە سوودفە ئیسرائیلە ینی سەرچاوەکان کێنە ئیسرائیل دەڵێ من ڕێگیر لە چەکی ئەتۆمی دەکەم ئەگەر بایدنیش نەوێت ئەمن دەکەم بایدن خۆی ڕێگەی بە منی داوەگیرێ بەستی لەگەل ئیسرائیل کردووە کە ئێستای پێویستی پێداوە بەڵام طبعا ئەوە خۆ وەختێ حیزبەکان نزیک لە ئیران برادێک نووسیتی کە دەستیان هەبوو لە هێرشەی موشکیەکان
دەستەبوون چییە؟ زانیاریان بۆ دەنێرن زانیاری خودی هەولێر لە ئیرانیەکان پڕن لە هەولێر و سلێمان و لە ئەڵمانیا و لە هەموو ناوچەکان کە هەنە بەڵام ئەو باسە بوو کە پێشتر گوتم ئەم ڕقم لە تۆ دەبیتەوە 80% بە خراپی باست لە کاتە 20%، بەڵام ئەو ڕقەی من ئەوەندە کوێرە ئەو 80% دەگوازمەوە ئەمریکا بریتانیا ئەنج ئەوانش لە ناچاریوە بڕوا بە من دەچکە سەر چاوای ڕاستە خوان نیە ئیرانیەکان جاشەکانی دژی خۆی دەوەستەوە یعنی ئەو وەهمە خودی فاشیزمەکە وایە کە خۆی درۆک بەڵاو دەکەێت باوەڕ بە درۆی خۆش دەکەن و 100 سال 500 سال دەتوان لەو درۆ کە سۆڤێتەکانش کۆمونیستەکانش وا تێوەگلاون ئایدۆلۆژی وایە بۆیە ئەوانەی بارۆ کارێ لە ڕقی پارتی لە ڕقی ئەمریکا ینی هەر خودی بەرپرسانی هەرێمی کوردستان هەر هەمان ڕۆژ سەرۆک وەزیران و وەزیری ناوخۆ هەموو گوتیان فەرمون وەرە دەرگا وەڵا بچون ما ئەو شەولێتان ساڕوختان لێنە و فەرمون خۆ کەس لەوێنە خۆ بچون وەرن لێ کۆلین بکەن پەرلەمانی عێراق و هەموو هاتن و ئیرانیەکان فەرمون دێ ئەگەر شتێکە بۆ بەڵگێکتان بەڵاو نەکەن بەس ئەوانە کەسانی ئیرهابی میدیای دەکەن بەس دەیانەوە ئەو دوو سێ ڕۆژە یعنی زوومەکە زانیارەکان کە زانیاری سەرەکێکە ئەو بوو کە گرێبەستی ئەتۆمیان ویست تێک بدەن ئەو باڵێک ئەو ساڕۆخانەی لە هەولێردا و باڵی رووسیا بوو کە لە دانوستانی ئەتۆمی کە بایدن و ئەم ئوروپا خەریکی واژوکردن بوو گوتیان بەخوا ئەوە ئێستا واژوت کەن با بچین لە تاران شتێکی تر بیانوەیەکی تر بخڵقین ئەو قسەی دیسان من نییە ئەو وەزیری دەرەوەی ئوروپا جۆزف بۆرل لە قەتەر لیان پرسی بوو لە سەردانی قەتەر گوتی جۆزف بۆرل لە مانگی ڕابردوو دەلێ گوتی ئێمە لەگەل ئیران تابان تۆزە درۆ مبالغەش دەکرێت ئەو ناتوان بەجیاتی بایدن بڕیار بدەن بایدنش یاری بە ئوروپیەکان دەکەێت ناتوانێت هەتا یەکلابوونەوەی کۆنگرە هەلبژاردننی مانگی ئازدا کۆنگرە و سنا هیچ شتێک واژوو بکەێت چکە بەبێ کۆنگرە زۆرینەی کە ئەگەر هەبیت لە کۆنگرە و سنا 6 زایت 1 ئەگەر هەیبیت ئەنج ئەو شتەی ئەم جارە واژووکرا دەبی پەسەند بکرێت زەمانەتدار بکە کە ئەم ترامپش هەر ئەوەی دەوێت بەڵام تاوان کۆنگرە و زۆرینەی مەجلیسی پیرانی ئەمریکا لە نۆڤامبر 2022 ئەم جارە پێچوانەی کایەکە لێرە پێچوانەی ینی دووبارە بوونی ساڵەکانی هەشتا کۆماری ئیسلامی لە عێراق نابیتەوە چونکە جیمی کارتەری ساڵی 76 کە 1970 هەلبژاردننی کۆنگرە کرا لە 1970 62 لە سەتی سناشی لەدەست بوو 6 لە سەتی مەجلیسی کۆنگرە پەرلەمانی ئەمریکاشی لەدەست بوو سێ چەمکی سەرەکی سەرۆکاتیشی ئەو 4 ساڵی جیمی کارتر جیهانی دەتوانی بیگۆڕت لە ئەمریکا هیچ ڕێگیر نییە مەبەستم ئۆپۆزیسیۆنەکەیانە لە ئەمریکا کە بڕیارێکی هەلەش بدژی ئەمریکا بیوەستن لە کۆنگرە لە ڕەزامەندی لەسەر پەسەند نەکرێت بەڵام جیمی کارتر ئەو بۆە بایدن هەوڵ ئەدا بڵێ من جیمی کارتێری دووەم بەڵام پێچوانەی دروسترە ئەوەی بایدن ئۆبامای 2015 و شانستەیە کە لە کوتای 2015 گرێبەستێک ئەتۆمی واژوو کرا کۆنگرەی ئەمریکا سنا کەوتە دەستی کۆماریەکان بۆیە نەیتوانێت ساڵی هەشتەمی خۆی کۆتابینی وەستێنرا هەردەست بەجێت چەکی دژی داعش لە بەغدا و هاتە هەولێر چکە کۆنگرە کەوتە دەستی کۆماریەکان سنا ناتانیا و سەردانی ئەمریکا کرد بە خەبەر هاتن و لەمە بەدووە ینی چەکی هاوپەیمانانی دژی داعش ڕاستەخۆ کە گەشتە هەولێر بۆ ڕۆژ ئاواش دەڕۆی محوەری هەولێر ڕۆژ ئاوا کوردستان ئیتر پێچەوانەی محوەری بەغداوە دەمشق و تەنانەت تاران کە وەکو مرکزێکی بەهێزی هاوپەیمانبوونی خاوەن سەقافەت و گرێبەستمەندکردنی تەوەرەکان لەگەڵ ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا دەیانتوانی هیوان پێ هەبی تۆ کودتایەک بکەن و بەرەی خوان بەسی خوڕی وەزارەتی دەرەوە بەڵێنێک بدەن ئەنی هەمووی بوتە محوەری مقاومەت تەنانەت ئەو بەلێنانەی محوەر بەتایبەت چین کە بەلێنێکی ماوەستی دەبێت و تێکدەری دەبێت ئەگەر گرێبەستێکی ئەمنی لەگەل ئیران کرد بیت محوەری مقاومەی لە دەست ئیرانە دەتوانین دژی ئەمریکاوە رووسیا ئەوە بریتانیا و فەڕەنسا و هاوپەیمانان کە بەشێکی محوەری مقاومە مناڵی خوان بوو ئەم جارە دژی خوان یاخی بووتەوە بۆیە ینی ئەمریکا بریتانیا فەڕەنسا لە دوای مانگی 6 ساڵی ڕابردوو کە 7 دیتمان ڕازی نەبوون کە محوەری مقاومەی سلێمانی کە لە سیغەکراوەکانی قاسم سلێمانی بۆ ماوەیەک 2 ساڵ بەرژەندەی ئەمریکا و فەڕەنسا و بریتانیشی دەپێکا بەڵام دوای ئەمە باڵی مقاومەی
ئەوەی دوای ئیرانی ساڵی ینی مانگی 6 ساڵی ڕابردوو کە خۆی دەڵێ من بەسەر بە عیلاقی بە پوتینەوە نییە، خۆی دەڵێ من باڵی ڕاستی مەشەدی ستالینستی ئاریاییمە بەرەو چین و ڕوسەوە دەچم. رووسیا و ئێستا مادەم دژونی ئەمریکانە، ئەمیش بە وەکالەت شەڕی ئەمریکا ئەەکەم لە عێراق و سووریا لە هەولێر ئەو هەندێک بەژەندی پوتین و رووسیا. پوتین قنسولی خۆی دەنێتە هەولێرۆ ئەلێ ئەوە پەیوەندی بە منیە ئەوانە خوانەوە تەمە کوردیش دەزانێت. بەبەست مەبەستم خۆشبەختانە لە کوردستان لە ڕۆژئاوە لە ناوچەی کوردی ناتوانن بۆە ئەو بالی محوەری مقاومەی کە لە ماوەستیەکانی 670کانی دووشەقبوونی برای مححمەد ئەو گەمژە بازارە کۆمونیستی و بالی لەنیستی و یەکی سەر بە کەیجیبی و یەکی سەر بە بریتانیا و یەکی ئەوە تەبان هەمیشە هەیە بۆ دەشبیت، بەڵام لە سەردەمی ئێستا لە ئاستی بالی وەزارەتی دەرەوە لە لابیەکان و لە کۆنگرسەکان بە فەرمی لە ینی پێویست نییە بەرگری لە ئەمریکا بکە یان سەر بە رووسیا بیان سەر بە چینە کۆمپانیەکان قنسولەکە پێویستنی من ماوەستی بۆ چینم خۆش بیان کۆمونیسم لە رووسیا نەما لە چینیش ماوەست نەما دەوڵەتی چین 5 ساڵە بەس بچون لیان بپرسن بۆچی بانگەواشەی پارتی دەکرێت بۆ کۆنگرەی حیزبی خوان بۆچی ئەو گەمژە ماوەستەکان و کۆمونیستەکان چکە ئەوانە ترویستن ئەوانەی مانەوە لە ناوچە چینیش حەز لە تێرۆر ناکات دەستێوەردانی وڵاتەکە بێت. بۆچی بۆریس جۆنسۆن حیزبێکی محافزەکاری بۆریس جۆنسۆن وەفدی پارتی دعوەتی کۆنگرە حیزبی خۆی دەکرد لە لەندەن. بۆچی ئەوانەی دەڵێ ئێمە حیزب لەیبر و حیزبی کرێکارین چەپەکانی کوردی بۆ نمونە ئیسلامیەکان مەبەست خۆ پەیوەندی بە ئەو نییە هیچ وەزارەتی دەرەوە ئایدۆلۆژیا بیرنا ئایدۆلۆژیا هەڵقوڵاوی سەردەمی نهێنیەکان و لە 670کان کە 20 میلیشیان دروست دەکرد لە چگوارەوە تا نیوەی جیهانیان تێکدا ڕکابەرەکانیان نەیاندەستانی بەڵام ئێستا مادەم کەشفە ئامرازی سوتاوە کە لە دوای شەڕی داعشەوە کوتا ئامرازەکان کە بە خێرایی بەکار هێنرا. برادێک نووسیت بە چەند بە گرنگ دەزانی پەیوەندی بینی لە نێوان ئیسرائیل و کوردستان هەبیت یان نەبێت مەسەلەی دۆزی سەربەخۆی کوردستان. سەربەخۆی کوردستان کە دیارە ڕێفراندۆم بۆچی کراوە چاوەڕێی دەرفەتی ڕێفراندۆم پرۆسەیەکی دایان ساڵێ ڕێفراندۆم کرا بەر لە شەڕی کەرکووک کورد گوتێمە ڕێفراندۆم بکەن بچوونی گەلی خۆم بسان کە تا ئێستا وڵاتان بیانوان دەگرت ئێوە بەلگێکتان چتان دەوێت ئەمە نەتووسێ لە سەتی کورد گوتێمە سەربەخۆیمان دەوێت و سەربەخۆیشمان ڕێفراندۆمان بەوە کرد کە بتوان ئاشتیانە بە شێوازێکی هێون لەگەل بەغدا دانوستان بکەن کە پرۆژەیەکی چەند ساڵە لە کۆنفدرالیش تێئەپەڕیت کێشەکانمان وەلا بنێن ئەوەی مادەی 140 ئەوانەیە کە جێبەجیا نەکردووە تەبەن دەشزانین کە نیاز ناپاکیان هەیە دەیانەوە هێرش بکەن دانوستانیان بەڕەوان نازان مەدەنی ترین شێوازی دەنگدان کە هیچ کەسێک حەقی نییە بڵێ هەڵەیە مافێکی گەلانە سەربەخۆی خوازی وە ڕێفراندۆم بۆیە دانوستان دەکەن دەشزانین لەوانە 10 ساڵ 20 ساڵ 5 ساڵ هەڵە بکەنیان تێوە بگلێنیان دەشدان کە لەوانە هێرش بکەن هێرش سەربازی بەڵام نیاز پاکی خۆمان و نیاز پاکی ناپاکی ئەوان دەمانەوێت لە مێژوو بسەلبین کە دەست بەجێ 15 ڕۆژ پێشەوە ئەوی کەرکووکیان خۆن کە شکستێکی سەربازیمانینە بەڵام ئەو پرۆسەی شەڕی سیاسی دانوستانی سیاسی کورد هەمیشە لاواز بووە تا جارن ئێستا زیرەکترین دیپلۆماسی خۆیان هەیە و زائد دیپلۆماسی کوردی بالی ڕقی هەیە بالی نەرمی هەیە شرۆڤە و وەرگێڕانە کە 50 ساڵە لە 20 ساڵی ڕابردوو بەتایبەت 5 ملیۆن ئاوارەمان لە لە دەرەوەی جیهان هەیە کورد کە گەورەترین خاڵی بەهێزی کوردیە کە جاران زمانمان نەزانی سنتەرمان نەبوو لابیمان نەبوو دیپلۆماسی نەبوو نخبەمان لە جیهان نەبوو لە ئاستی ڕوانگەی ئیرانی و تورک و عێراق و دەمشقیان دەگەشتە ناوەندە بڕیاردەرەکانی جیهان دە 15 ساڵە دانوستان فەرشی سۆر ڕادەخرێت وەفتە دیپلۆماسیەکان کە کورد بۆ یەکەم جار هەر پارچێک بە شێوازی جیاواز لابێکانەوە کە دەنگی خۆت توانی بگەینی ئەوە ئیران دەکەێت ئەوەی لە کەرکووک بۆ نمە کورد لەوانە لە دوای شەڕی کەرکووک مەبەست بە بریتانیا گوتبێت ما بەرهەمی نەفت و گرێبەستەکانی نەفتی پشکی کەرکووکی تۆ میلیشیاکان چۆن دەپارێزن چۆن 50 دلاریان دەدەرێ 20 دلار ینی چەند پشکی 50 لە سەتی بۆ ئەوانە ئەمەش 70 لە سەد بۆ تو مەبەستم ئەوەی ئەوان دەکەن ئەمنیش دەزان ئەگەر دیپلۆماسی ئەگەر وەرگێڕان ئەگەر کۆمپانیا با خاکی ئمە تێک نەدەم با ینی ئەو تێرۆرە زەق نەکرێتەوە بە شێوازی مەدەنیانە دیپلۆماسیانە ئێمە رووسیاش لە کۆدە تێگەشت لە 2017 توانی گرێبەستی غاز بکە لەگەر کوردستان
لەبەر لەوە رووسیا ئەمریکا فەرەنسا من پێی واسێ بە یەک و بریتانیا خۆی لە ژێر گوشار بینی و ئەو کێشەهای ملیشیای خوڵقان لە کەرکووک کە بتوان لە 2022 سەکان بتوان بەرامبەر پشکەکانی غازی رووسی و بیپی و فەرەنسا و ئەمریکی پشکی جەمسەرەکانی باڵا وەکو مزایدە گوشار دروستکرد کە ئەوان لەسەر ڕێککەوتن ملیشیاکانی حەشد شابی کە ناتوان بە ژوێندەکانی بریتانی وەکو کورد بپارێزن. بریتانی لەمە تێگەشتە سەر بە سێ4 باڵی مخابراتی ترم، یەکی چینە، یەکی رووسیا، یەکی فلان دژی خوان. ئەینجا ئەوەی ئیسرائیل مادەم ئەندونێزیا کە 170 ملیۆن بسلمان گەورەترین وڵاتی بسلمان دوای هەندستان کە بسلمانی خۆی هەیە، سعودی وڵاتانی عەرەبی هەموو لە بەرەی ئابراهام پەیمانی ئابراهام هاوبەشیان شارەوە نییە. ینی لە یەک گرێبەست و لە یەک ختابێکی مێژوویدانە تورکیاش لە 40-50 ساڵی ڕابردوو لە دو هاتە ناتۆ پەیمانی استراتیژیکی لەگەڵ ئیسرائیل هەرچەند جارجار بۆ گەمژە خوڵقاندنەوە بۆ کێشە ناخۆی ئەردوگانیان چەپەکانی تورکیا هەوڵ ئەدەن دژی ئیسرائیل زەق بکەنەوەیان بۆ ئەوەی حماس نەکەوتە بەرەی ئیران لە بەرەی خوان ڕابگرن شیعەکان نەچتە بە تەواوی بەرەی ئیران. ئەویش دوای ئەوە کە مەسر و سعودیا ئیمارات لەسەر ئیخوانیزم و گوشارێن لەسەر تورکیاش دروستکرد لە ساڵی ڕابردوو لە 2019 بۆ 20 تورکیاش توانی مەرجەکانی ئەوان جێبجێ بکات ئەقل لە دەرەوە لە مسر لە سووریا پاڵپشتی فەرمی ئەخوانیزم کم بکەتەوە کە لە 2020 اینجا ئەخوانیزمیش کە لەگەڵ هاوردەکردنی غازی قەتەر بۆ تورکیا، یعنی یارمەتی ئابووری تورکیا کە دەدا غاز تورکیاش نەدەتوانی زیاتر لە پێویست غاز لە رووسیا بکرد کە لە ناتۆ لە ئەمریکا دوور نەکەوێت وەکو کێشەوە ئێستا ئەوروپا بۆ 15% غازی هەرزان لە قەتەری بۆ دەهات، غازی شل بە تانکرەکان کە دەهات. قەتەریش بە هەمان نسبەت ئایدۆلۆژی خۆی کە ئیخوانیزم و بەرگریکردنە تێرۆر ئەوانە بوو کە لە بالی سعودیا دەرکرا بوو مەبەستم ئەو بالا ڕادیکالەی جزیرەی عەرەبی بوو کە بەشێکی ئایدۆلۆژیەکانی بە شێوازی یارمەتیدانی تاالبان یعنی لە جزیرەی قەتەریش فرەدرا کابول بە هەمان نسبەت کە پەیوەندی نەفت و غازی خۆی بە ئەردوگان و ئیخوانیستەکان و ئاکێپێ دەدا، بە هەمان نسبەتیش پاڵپشتی حماس و گروپە ڕادیکالەکانی ئیخوانیزم کە خۆی پێشتر دەکرد ئەوە نەقلی سنتەری ئیستانبول بوو کە جەنابی ئەردوگانیش تەڕاتێنی پێ خۆی بە سولتانی ئیسلام دەزانێت. بە هاوکات ئیسلامی ئەوانیش ڕادیکالتر دەبوو بەڵام لە جزیرەی عەرەبی دەرکرا ئیسلامی ڕادیکال لە بواری هزری کە بووە سنتەری ئیستانبول و سنتەری تەهران دوو جەمسەری عوسمانی سەفەوی. دەبان ئیستانبولیش یان بلێن ئەنکاراش کێشەوەی سکولاری خۆیە ئەوان ملیان مشکل خوان دەبی بالی ڕێگری لە ئیسلامی حکوومەتێکی ئیسلامی دەکەن. تاوان بەداخۆ زانانی ئیسلامی خۆیان سەرکردە ئیسلامیەکان لە بالی کوردی هەڵدەبژێرن، بەڵام ئەنی ئەگەر ئەوانیش پارێزەری لە سکولاری خوان نەکەن ئەردوگان زوو لە قاو نەکەن ینی دەبی ئیخوانیزم لە قاو بکەن دەبی ئەو کێشەهای 2013-2015 عەکسی بکەنەوە کە تورکیا پێویستی پێ بوو کە بە هیوای وەکو کۆماری ئیسلامی ملیشیاکان لە دەرەوە کێشەوەیەک بخۆڵقن تا 2023 کەمالیزم ئیسلامیک تێک هەڵکەت کە ژێوپۆلیتیکی خۆی لە دەرەوە بپارێزێت بەڵام کێشەهای ناوخۆی تێک ئەچێت. ئەنی جێلی نوێی تورکیاش لە ئیران و عێراقیش وان لە هاتووە ئامادەرین هەمووی ببنە داعشی نیقابی ئیخوانی کە بۆ لە کەمالیستەکانی تورکیا بپرسی ئەوانە پێیان خۆش هەموو ئەردوگان و ئاکێپی ئیخوانی ئیسلامی ئەلێن تورکیا پارێزرا و دەبێت ئایدۆلۆژیەکەی ما پێویستمانە بە ئیسلامیزەکردن کە بتوان ئێکێتی تورکیا ئیرانیەکان بە هەمان شێواز کۆماری ئیسلامیان چەپەکانیان قبولیان کە ببنە داعشی ئیسلامی بەڵام بەس نەبنە فدرالیان بەرەو لا مەرکەزیەتەوە. ئەجا لە تورکیاش هەمان شێوازەکە لە کاتی سەردەمی ئێستا لە 2025 و کاتی هاتووە کە ئەگەر بەرەو لامەرکەزیەت نەڕۆت تورکیای باکوور دەلێم فدرالی ینی کێشەوەی تورکیا باکوور هەڵبژان ئەگەر نەڕۆت بەرەو ئیسلامیزبوونی ئیخوانیزم و ینی فرقە ئیسلامیەکانی کە بەرهەمی خودی سکولاری تورکیاش تێگەچ. ئەوە ئەنجا تورکیاش کە سەرۆکی ئیسرائیل بە فەرمی سەردانی ئیسرائیلی کرد تورکیا کرد لە مانگی 11 لەسەر یەکی ئەم ساڵە دوای کە ئەردوگانی سەردانی سعودیا ئیماراتی کرد. ئەنجا بە فەرمی لە کاتێک کە ئەردوگان لە دوای واژووکردنی گرێبەستی ئیبراهیم پەیمانی ئیبراهیم لە مانگی
هەشتی 2020 گوتم ئەوەل داعش هەڕەشەی کرد بە فەرمی چەند ڕۆژ زووتر بانگواشە بۆ هەموو توریستان کرد. خامنەی تورکیاش تۆزێ بە نەرمتر لە خامنەی هەڕەشەی لە ڕێگری دەکەن و خراپە بووم وەزیری کۆمونیستیەکە ئەوروپاش بە هەمان نەفەس تەبەن شێوازێکی جیاوازتر پێی ناخۆشبوونی خۆی بۆ گرێبەستی ئیبراهیم دیار کرد کە هەوڵی ئەندا ئەگەر بتیان بۆوانە ڕێگریان دەکرد. بەرەی کۆمونیستەکان سوسیالیستی ئوروپایی ڕادیکالەکەیان لەگەل ئیسلامیستەکە 650 ساڵە پێکەوە نانی ئایدۆلۆژیک دەخۆن کە هەردوو جەمسەرەکەش بالی ڕادیکالی دژی دیموکراسی ڕاستەقینە دژی بالی پێکەوشیانیان میانەڕەوی هەر وڵاتی کرد کە لە دەرەوە کەشەهای ئیدۆلۆژیکی خوان بووان دەبن فران دەدەن بڕۆنە دەروە لە سووریا لە لوبنان لە عێراق بۆ خۆتان تمحەکەی ژەهری خۆتان بڕێژن لێرە قەدەغێ بڕژن ئەوێش سوودفە دەبێتە دەستکەوتێکی مخابراتی. بەڵام ئەوەش سوتە ئەوەش دەمێکە کاریگەر نییە. جەباسی ئیسرائیل کە هەموو وڵاتانی سونی ئەلم ئەندونێزیا ئامادەکاری تەواو بۆ وەزیری دەرەوەی ئیسرائیل و ئەمریکا چەند مانگە باسی سەرکەوتنی بەس ڕاگەیاندیمەوە گرێبەستی پەیمانی ئیبراهیم و بەحرین کە ئەندونێزیا نزیکی 170 ملیۆن مسلمان بەحرین کە 6% شیعەیە کە خودی ئەوانە گرێبەستی ئابراهامیان واژوو کرد و گەشە پێدانەکەش دەست بەجێ بەرهەمەکە دەرکەوت بەرهەمی کردداری دەست بەجێ هەڕەشە ئیران لە سەریان وەستا گرێبەستی ئەمنی و سەربازی ناتۆی عەرەبی ڕێکرا لەگەل ئیسرائیل و ئیسرائیلیش لەگەل ئەمریکا و هەموو ناتۆی ئوروپا. ئیران لەمە بە دواتوانی چەند هەڕەشەی بالیستیکۆ ئەوی بچووک لە درۆنەکان لەسەر ئیمارات و سعودیا کە هەر جار تاوانی زیاتردا هەر جار ئەو هەڕەشە لەسەر سعودیا کراوە بوویتە بەلگە لەسەر ئیران و لەسەر رووسیا هەمووش گەمارۆخ غەرامەکان لەسەر ئیران زیاتر کراوە. ئەو هەمان باڵای گەندەڵێ سپای پاسدارانەکە فێر بە نەفت بە قاچاغ بدەدا چاینا یعنی بخۆی 100 ملیۆن دلار سەرکردەکانیان پارە وەردەگرن. نەفتی چینیش مەسەلەن لە کەشەهای گەماڕۆکان قەیراناوی گوزەرانیانە بالی گەندەلی ئیران سوپای پاسداران و ئەوانە کەسانی بەشێکی بازرگانانی ئوروپاش. بەڵام لەمەش بگوزەرن هەمووی سوودفە لە قازانجی رووسیا بوو. خەتای خودی رووسیا نیە. رووسیا ینی توانێتی لە هەڵەکانی ئیران قازان جوار بگرێت بەرهەمهێنانی نەفتی خۆی لە 2006 تا 7 ملیۆن بەرمیل هەبوو رووسیا بەر نەفت ئەوەی هەیتی هەمیشە هەیە بەڵام کڕیار پەیدا کرد هێلی ئەنی هێزی استراتێژیک و دیپلۆماسیت زۆر بەهێز بتوانێت بازاڕەکان کڕیارەکان بۆ ڕای خۆت ڕابکەش بە شێوازێکی رووسی ئەمریکی سعودی ئەوانەی کە هێزیان هەیە لە بازار نوێی بەرزکردنە. توانی رووسیا نەفتی خۆی لە 7 ملیۆن بەرزکەتەوە 11 ملیۆن 12 ملیۆن بەرمیل هاوکات کە استراتێژی لەسەر غازدا ڕێژا و دوای ترامپیان بڵێن ئەمریکا و رووسیا و سعودیا لە 2012 و 13 و 14 لەسەر جەمسەری ئیران و ئەوانە توانیان ئۆپێکی کۆن تقریبان لە ئۆپێک تێپەڕن ئۆپێکی نوێ لەسەر سێگۆشە ئەمریکا ڕاشا و سعودیا لە سێ وڵاتن کە کۆنتترۆلی بەرهەمهێنانی 10 تا 12 ملیۆن توانایی فلکسیبلیتی بەرز و نزمکردنی خێرایان هەیە لە بواری تکنیک لە بواری هێز و لە بواری ژێرخانی غاز و نەفت و ناردەکردنی هێلەکانی دەریاوی بەحری و بەڕیەکە و هاوپەیمان و هاوبەشەکانیان. ئەمریکا توانی بەبێ ئەوە کە ڕۆژهەڵاتی ناوین وێران بکات یعنی جارەندایان گوت ئەمریکا بەس لەسەر نەفتەکە لە ڕۆژهەڵاتی ناوینە. ئەمریکا لە دوای ترامپ خۆی نەفتی بەرهەمدینی پێویستی بە کڕین نەما ئەی بۆچی ڕۆژهەڵاتی ناوین ینی ترسیان نەبوویان بڵێن ئیتر گوتیان نەفتەکەی مە ناڕۆیشتیان بڵێن ئەمریکا بەجێ دێت بەجێ نەیەکرا کەواتە مەسەلەن نە نەفت و غاز بوویان بڵێن بەڵام ئەو ناوەندە استراتیژیەکە نادۆڕێنی دیە ئەگەر هەڵەش بکات هەلەیەکی حیزبی دەوێت یان هاوپەیمانەکانیان تۆزێ هەڵە بکەن. بەس بووە ئیسرائیل لە کوردستان بگەڕێنەوە سەرەتای 2000 بەر لە ڕێفراندۆم 2015 دوای داعش. بۆ نمونە وەزارەتی ئەوقافی کوردستان کە وەزارەتی ئەوقاف و ئاینەکانە وەکو وڵاتە ئیسلامیەکان بۆ نمونە ئیران، ئەفغانستان، سوودان، بەشێک لە سعودیا، تورکیا وەزارەتی ئیسلام و گەشە پێدانی ئاینی ئیسلام چکە زۆرینان ئیسلامیان دیکتاتۆری ئیسلامیە ئاینەکانی تر
ڕێگە نادەن بێنە ناو ئەو ناوەندە ئەو قافی پێکەوژیانی ئاینیە کاروباری ئاینی وە کولتوری دەکەن بەڵام کوردستان کە چەند هزار ساڵە ئەو کێشەوایە کوردستان هەیەی ئورشەلیم هەیەی بەشێک لە مسر کە لە 1970 ساڵی ڕابردوو تۆزێ پەراوێز خراون لە وڵاتەکانی هەموو ڕۆژهڵاتی ناون 100 سال پێش هەموو وابوون هەموو شارە گەورەکان یەهودی و مەسیحی و دە 15 ئاینی تێدا بوو ئاینی ناسراوستان ئەنی برانی یەهودیش توانیان وابزام ناوەندی کولتوری و ئاینی خوان بناسێنن و کە هەبوو بەڵام لە 1970 سال پێش ئتر لەگەل جینۆسایدەکانی بریتانیەکان کە یەهودیەکانیان دەرکرد بوویان لەگەل ئەوەکانی بەڵام بە فەرمی ئەنی لە هەولێر لە کوردستان لە وەزارەتی ئەوقاف وەکو برایزدەکان برازەردەشتەکان مەسیحیەکان ئاسووریەکان و بسلمانە کە 80 بەسەتی لەوانە بسلمان بەڵام ئەوانی تریش بە فەرمی لە وەزارەتی ئەوقاف ینی بە فەرمی ناوەند و هەندێک دەیانگوت قونسولخانە ئیسرائیل پەیوەندی بە ئیسرائیل نەبوو کە دەبینی خۆ دەڵێ من لەگەل وەزارەتی ئەوقاف چاڵەکی دەکەن و چاڵەکێکە شەفاف و ئەوە یەکەم پەیوەندیەکانی ڕاستەوخۆ بوون کە دەمێک بوون کرابوو دەمەکەش 1000 ساڵ پێش نەبوو لە ساڵی 1930 چلەکان لە ڕووداوم چەند تەقریر بەڵاوکردانە کوردستان 24 بۆ نمونە لە گوندی بارزان لە گوندەکانی زۆری کوردستان کە هەتا ئەو کات سی لە سەتی یەهودی بوون سی لە سەد مەسیحی سی لە سەد بسلمان دەوان لە سەردەمی سەرەتا عوسمانیەکان 1920 چلەکان ئەو شەپۆلە ئیسلامی و ئەوە کۆمونیستەکان هاتووان بریتانیەکان کە ئیسرائیلیش لە 1950 سەر بەخۆ بوو گواست یان ڕاکردنیان کۆچ بەری بکردنیان بۆ ئیسرائیل هەتا 1960 خێراتر بوو ئەوش چونکە 1000 ساڵ پێشتر نیە چونکە پەیوەندی ڕاستە خۆی کێشەهای میدیایی لە ئیسرائیل تا کوردستانەوە لێک نەپچرا بە پێچەوانەوە بەردەوام و خزماتیانە بۆ هاتوچوان لە ئەوروپا یەکتریان کەواتە گەڕانەوە بۆ کوردستان ینی لە نوێتەکان و ینی خۆ نهێنیکردن بە شارەوەمانەوەی تر شەرم نەبوو یان بڵێن کوردستان ئازادیەکە دیموکراسیەکەی کە تۆزێ سەق بووە مسۆگەر بوو ئەوە هاتە ئاراکە برانی یەهودیش وەکو مافێک وەکو ئەوە کە پەیوەندی نە بە ئیسرائیلە بوو نە بە ئەمریکا بۆ خۆی کەشەوای کولتوری کوردستان کەواتە ناوەندی جویش کۆمونیتیان پێم وابوو یان وەزارەتی ئەوقافی کوردستان کە بە فەرمی نوێنەری یەهودیەکانی ئەبوو بەن پەیوەندیەکە بە ئیسرائیل چکە ئیسرائیل خۆی دەوڵەتی یەهودیەکانە پشتگیری هەموو یەهودیەکانی جیهان دەکە ئەوە کاتێکی پێویستی لە 2014 بوو کە کەشاوایەک لە ئارادا بوو کورد شەرم نەکەتەوە ئەگەر بیاوە دیموکراسی وە پێکەوژیان بسەلمێنی ئەوە شتێکی هیچ کەسیش خۆی نەتەقاندە و لە هەولێرە و لە کوردستان خوشبەختانە ینی ئەوەی باشە کوردستان چەند لە فەیسبوکش تند و ئەوە بن بەڵام ئەنجا بۆ ئەوە بوو کە لە ئیماراتیش ئەوانەی ئەو هەنگاوەیان بۆ گرێبەستمەندکردنی پەیمانی ئاشتی ئیبراهیم هەلگرت هەنگاوەکی 1000 ساڵە ینی 1000 ساڵ بەگراندی مناقشەی مێژووی لە پشت و بالی چەپ و ڕاستی ئیخوانی و ئەو بنەماڵە ئەو بنەماڵە کە گەشتە ئەو بڕیارێکی مێژووە بە مەمردنی سەرۆکی ئیماراتیان کەسێکی ئەوە استراتیژیەکە گرێبەستەکە خارقیچ ناکرێتەوە کە سعودیاشی دەگرێتەوە وە دەڵێم کە ئەندونێزیاش کە هات 90% بسلمانانی سنی دنیا کە هیچ کێشیان نابێت لەگەل ئیسرائیل و هاوپەیمانی و ئەوە گەورەترین بازاری کولتوری سیاسی ئابووری تەشەنەکردنی گەشەپێدانێکی زانستی کشت و کاڵ دەرفەتێکە کە بەس بۆ ئەوان مێژوو بۆ دەرفەت ناسانە تەبان تێکدەران لە ڕقێکی هەر مێژوویشیان هەبیت هیچ بیانوێن نەماوە ئەگەر بسلمانە ملی بشکێت حاش ئازری مادەم 90% بسلمانانی جیهان لەو وەهمە تێپەڕینە گەڕانەوە بۆ واقعی مێژوو جگە لە تیرۆریستان و ترۆر خوازان تەنانەت لە ئیرانیش باڵێکیانە هەمان باڵ 50 ساڵە بە دوای گەڕانەوەی گرێبەستی لەگەل ئەمریکا لابی پەیماندارکردنی پەیمانی خۆی لەگەل ئەمریکا تەبەن و ئیسرائیل دەکەن ئەگەر بتوانێت زاڵی بەسەر ئەو بالی فاشیزم و تیرۆرخوازەکەی خۆکە لە هەموو کۆمەلگایەک تۆزی 70 لە سەر کەمتر
ئەو برادێک بۆ منیوسە بۆچی ئیران بە چاوی تەلەبیب سەیری هەولێر دەکە. تاوان دەستەواژەکان دەبینین چۆن ینی کە دەردەکەون کە کوردستان باسی ڕفراندومی کرد لە 2012 بە فەرمی ترمیدیاکانی ئیران و شیعەکان ئەوانەی هەمیشە لەسەر خەتن بە خودی بەشێک لە ئیخوانیستەکانی تورکیا چکە بالی ئاکێپێ دەبی بسلمانەکەی خوان بە لەڕقی ئیسرائیلەوە نەدەوێران بڵێن کورد بۆ ئەوانش خەتاوی سوپای پاسدارانێ دەبن باسییان دەکرێت کە کوردستان ئیسرائیلی دوو هەمە یعنی ئەوە دەکرێت دەبان دەکرێت بڵێت دەبی بڵێ ئیسرائیلی دوو هەمە تەنیا دوای ئیسرائیل کوردستان دیموکراسیەکەی پارێزرا وەکو ئیسرائیل هەموو هاوبەشانی ئاینی پێکەوە کێشاوی بەگراوند و مێژوەکەی وەکوێ بچێ ئورشەلیمان هەولێر جیاوازین ینی لە بواری ئەو کە کەنیسا هەیە شیعەیە سوننە هەیە ئێزدی هەیە زەردشتیە بەتایبەت دوای شەڕی داعشەوە کە پەنابەرانی ئێزدی هاتنە لای برا بسلمانەکانیان کە 1000 ساڵ بە ئەوانیش کێشیان نەبوو باڵێکی دووفاقی هەرجار ڕێگر بوو تەشنیان دەکرد یان ئێزدی خوانە خواستە پیس ئەو وەهمەکە هەمیشە لە کۆمەلگاکان هەیە بەر لەوە تێکەل یەکتر بن بەڵام ئەو کێشەی کە نەمانی دژاتی ئاینی بینی کورد و کوردە بسلمانەکان و کوردە ئێزدیەکان تەبان هەمیشە دەبینیت بەڵام بەرژەوەندی هاوبەشیان شەڕی داعش بوو هاوبەشی سەرەکیان کورد بوون بوو ئەوش لەگەڵ برا یەهودیەکان دەگەرێت چەند سەد هزار یەهودی هەتا ئێستاش لە کوردستان لەوانە هەبێت کە 1-2 ملیۆن لە ئیسرائیل ئەوە خۆ بەقەت ینی نیو ئەوەندە ئێزدیشمان نییە نیو ئەوەندە زەردەشتیمان نییە ئاینی دووەم سێ هەمە لە کوردستان ئەوە دیسان کاریم نییە بڵێم هەرسوکەوت هەلسەنگاندنەکە بکەم بەڵام کە باسی کوردستان ئیسرائیلی دوو هەم دەکەن لەباری دیموکراسی و ئیران ئەوە خطابەکە لە 96ەکان بە فەرمی لە وەزارەتی دەر و ئیران دوای ئەوە کە گرێبەستی استراتیژیکی پارتی و ئێکەتی ینی شەڕەکە ڕاگیرا خوشبەختانە نەیانتوانی تێک بدەن چونکە پەکەکە و ئیرانیەکان و هەموو لەسەر خەت بوون ئیران بە فەرمی ئەو کات دەیگوت لە وەزارەتی دەرەوە کەمال خەڕازی مانیفستی بەڵاو کرد کە ئێمە دەبی ڕێگیری لە جێگیربوونی دیموکراسی لە وڵاتانی جیرانی خۆمان بکەن تەبان عێراق باسی عێراق نێن باسی کوردستانی بوو و ڕێگیری لە دیموکراسی کردن بە تێکدەری هەتا ئێستاش بەردەوام ئەگەر بتوانن و ئەنجا جارجار دەرێن دیموکراسی ئەمریکی جارجار دەرێن ڕێگیری لە ئیسرائیلێکی دوام دواتریش دەرێن لە تلەبیب ینی تلابیب یان ئورشەلیم بۆچی ئیرانیەکان حەقیان نییە بڵێن تلابیبیان هەولێر تلابیب بە ئورشەلیمە چونکە لە 3 ساڵی ڕابردوو لە هێرشە درۆنەکان هێرشە بالیستیکەکان هێرشی محوەری مقاومەیان لە بالی جیهاد ئەلەقسا و جیهاد ئیسلامیەکەی حەماس حوسیەکانی ساڕۆخیان تەنانەت لە ئەماراتیشدا لە سعودیا جەدە و ڕیاض و دووبەی ئێمارات لەگەڵ هەولێر بە یەک ڕۆژ هێرشی درۆن کرا لەسەر مەتاری جەدە شارێکی سعودیا بوو هەمان ڕۆژ هێرشی درۆن کرا سەر مەتاری هەولێر ئەلەساس بنکەی ئەمریکی لێ هەمان ڕۆژش حەماس هێرشی درۆنیان ساڕۆخیان کردە سەر تلابیب بە ئورشەلیم هەمووش بە فەرمان و پەیماندار بوون لەگەڵ ئیران بەرەی خوان کەواتە ئەو هاوبەشیە بەڵام پێچەوانەوە یعنی دژمنانی هەولێر و تلابیب و ناوچە ئێمارات و سعودیا لە محوەری کە هەمان کەسان کە دەڵێن ئێمە دژی گرێبەستی ئیبراهیم هەمان کەسان کە دیسان لەباری محوەری مقاومە بالی دیسان بالی تەشەنەت فاشیستی ترین تروستی ترین بالی خوان کە باڵەکانی نەرمەکان زۆر وەختە لیان جیا بوونەوە هەمان کەسان کە لە بەغدا حەشد الشعبی ئالای ئیسرائیل و ئەمریکا دەسووتنی دەنووسی حەشد الشعبی کە ئالای ئەمریکا و ئیسرائیل دەسووتنی لە بەغدا ئەمەل العێراق یعنی داهات و هیوای عێراق داهاتووی عێراق حەشد الشعبیە یعنی هیوای عێراقی فاشیستەکەی بەعسیەکەی حەشد الشعبیەکەی ئیرانیەکەی بەعسی نوێیەکەی شیعە کۆماری ئیسلامی دووهەمەکەی ئەگەر دابمەزرێت و سەقامگیر بیت دەبێت لەسەر دژاتی ئیسرائیل و دژاتی کوردستان ینی کە 100 ساڵ هەیە ینی فاشیزمەکەیان لەسەر لە ناوبردن و دژاتیکردنی دائیمی تۆ ینی بەردەبوونی هەیە ینی قەیران خوازەکەیان ئەتۆ بڵێ کاکە من هەر چۆم لێرە دژمن نیمە ئەوان ئەگەر ئەتۆ ئەوت گوت دژاتی ئەنی وەهمەکان دڕۆخێت ئەیدۆلۆژیەکان
تووشی بۆ شایدێ بۆیە هەرجار دەبی پێناسایەک بکەن بەڵام ڕخنێم لە نووساران و استراتیژیستەکان یان کاتم وابزانم ڕخنەم لێرە کە دەستەواژە ڕاستەکەی دەبی بڵێ بەلێ کوردستان لەوانەیە وەکو ئیسرائیل بێت چونکە پێکەوە ژیانە چونکە وەکو ئیسرائیل مەسیحی و هەموو ئاینەکان پێکەوە دەچون چونکە پەرلەمانەکەیان فرەڕەحەند و سی لەسەد ئەندام پەرلەمانی ژنان کچان و بەلێ دژی ترۆرین بەلێ دژی توندتیژینە بەلێ بەژەندێکی زۆرمان لەگەل ئەمریکا دژی رووسیاش هاوکات نینە دژی هیچ وڵاتی جیرانی خۆشمانی بەس دژی دەستێوەردان دژی ئەوانەی خاکمانی داگیر دەکەن ئیسرائیل کە سربەخۆی ڕاگەێنە لە 48ەوە دواوە کە سربەخۆی کۆماری کوردستان سەری نەگرت رووسیا هاوکات کە کۆماری کوردستانی پەسەند کرد ئەمریکاش ڕێگر نەبوو بەڵام لە ژئوپۆلیتیکی بێرلین تێکچۆ بەڵام دەست بەجێ کە دوای 2 ساڵ ئیسرائیل سربەخۆی ڕاگەێنرا دوای ئەمریکا و بریتانیا لە هەمان ڕۆژ دواتر رووسیا تاییدیان پەسەندی سربەخۆی ئیسرائیلی کرد یعنی کەشوهەوای ژئوپۆلیتیکی هاوبەشی کوردستان و ئیسرائیل یەک ئەنجا ئەوە پێچەوانەکەش دیسان لەوبەر هەیە محوەری مقاومەی باکوور و باشووری ئیسرائیل کە 2000 ساڵە بوونیە بە تایبەت 1970 لە حماس و ئیسلامیە سونەکان و شیعەکان لەگەل کۆمونیستەکان تێکەل بوون و 1975 محوەری مقاومە لەگەل شۆڕشی شاخی کوردستان کە تێک چۆ ئەو محوەری مقاومەیان انتفاضە دروست بوو لەگەل کۆماری ئیسلامی کە ئامادەکرا 76 محوەری مقاومەکە نەقلی کانزایکی ئامادەکرا و ئیران کرا دواتر بە میلیشیای تەزدیر کرا لە 1970 2000کان ئێستا محوەرێکی لێگرێدراویان دروست کرد بەڵام بە نەهێشتنی کوردستان دەیانتوانی لە سووریا و لە عێراقەوە تێپەڕن گرێبەستی ئەلجزیرە گرێ بدەن و هەتا ئێستاش بەردەوام بەس ئەوەیە کە مەترسێکە لوبنان و PKK و حەماس و لوبنان کە کۆمونیستەکانی کوردی ڕۆژهەڵات بگرێتە بەشێک لە کادرانی ئێکێتی هەموو ئەوانەی بە ئەما و خوان دەزانن هەتا برادێکی بیرمەند لە سلێمانی لە ئەوروپا فەڕەنسا جار ناویشی سێڕەیە بۆ نمونە لە بیرمە جارێک لە خەتابی خۆی لە دەمی دەچوو ئەمنیش لە کاتی خۆی دژی ئیسرائیل وەکو PKK شەڕ دەکرد بەڵام ئێستا نەتەوەیە و خیتابی ڕۆشنبیری باش بەس مەبەستم کێشەوەهای بەعسیەکانی ئەوەی سەدامی ڕوخان لە کۆتای هەشتاکانە بوو بە ساڕوخەکانی دژی ئیسرائیل ئاراستە کرد ئەنی هێلی سووری ئەمریکا ئەوە بوو و بەعسیزمیش کۆتایی ئایدۆلۆژی فاشیستی سۆسیالیستی کرێکاری ناسیۆنالیستی عەرەبیەکە کە لە سەر دژاتیکردنی ئیسرائیل و دژاتیکردنی ئەمریکا بەشێکی هاوبەش بوو لەگەل سۆڤیەت کە لە بەعسی سووری لە ئیرانەکە بەڵام نهایەتی ئەمە دەبی ببێتەوە وەکیلی ئەوانە ساڕوخەکان ببێتە شنگال لە ئیسرائیل بدە چ حەشد شابی ئێستا بچە PKK بێت چە سەدام حوسێنی و ئەو هەڵە مێژوەیەکی کرد ئەوە بوو و بۆچی ئەنجا ئیرانیش کە بە چاوی ئەمریکا و ئیسرائیل سەیری کوردستان دەکەن ئەوە لە سەرەتاو باسم کە لە دوای هاتنی ترامپ ئەنی مانیفستەکان کەشوهەوای مێژوویەکە گۆڕا ئەمریکا بەشێک لە ترامپ و دواتریش ئێستا ئەمریکا کە درێژە و استراتیژی سەربازیەکە گەشتە ئەو قەناعەتە ئێمە درۆنمان هەیە ئێمە دیپلۆماسیمان هەیە ئێمە ڕاویژکاری سەربازی بە بیانۆی شەڕی داعش و لە 2001 بە بەشی کوردستان سوننەوە شیعە جیاجی هەر کام کەسانێکی خوان نێزیکی ئێمە ئامادە کراون تەنانەت مەکمەستر ڕاوژکاری ئاسایشی کۆشکی سپی لە 2018 کە دوای کۆبنەوەی استراتیژیکی کۆنفرانسی استراتیژیکی مەسرور بارزان لە ئەمریکادا دوای 3 مانگ ئەوەی بووە خەتابی فەرمی کۆشکی سپی ڤیددیوەیەکە دەڵێ برا کوردەکانمە مەبەستی کوردستانی باشوو کە یارمەتی ئێوە بۆ هەولێر دەدەن جیایە لەگەل یارمەتی ئێمە من یارمەتیەکانی مەبەستی دیپلۆماسی سیاسی ئەمنی سەربازی بە عێراقیش وەکو محوەرێکی ترە ئەدەین ئێوە بەرهەمی خۆتان بەهێز بکەن نەیفرۆشنەوە بە بەغدا نەبنە کۆی لە ئەوی بۆ بەغدا ئێمە بەغدا حسابێکی ترە ئێوە بێ هەیە بۆیە کە ترامپ چەکی استراتیژیکی بە کۆریا باشووردا ئیتر کۆریا باکووری دوای ترامپ ناتوان بە کۆریا باشوور بڵێت ئەوە ئەمریکا دژی من ئیتر هاوکات دژی کۆریا باشوور تەمەن کۆریا باشوور ئەو ڕوسکە دەکە بەڵام دەزان کۆریا باکوور وەکو برانەتەوەیەکە ناتوان هەمان هەڕەشە لێ بکەن کە
کە پاتریۆتی بە سعودا و ئیمارات و گرێبەستی ئیبراهیم ئەو کرا یابانیش پاتریۆتی نوێ وەرگرت ئیتر ئەمریکا دەڵێ من هاوپەیمانی تومە خۆت شەڕی خۆت بکە من تێوەن ئەو هەڵێ ناکەن جارن هەڵام دەکرد ئەوە بە فەیسبوک و بە گوگل و شەڕ نوێ دەکەن ئەو بە کوردیش ئەو دەرفەتە بوو طبعا وەختەی ئەمریکا چەکی استراتیژیکت پێ ئەدا سنوورەکەشت دیارە تو شەڕ نابێ ئەفغانستان شەڕی نەتەوەی ئاینی خۆت ببێ ئافریقا و پیرانیەکان بکەین طبعا ئیران هەمان خیتابەکە کرد لە 96ەوە وەزیری دەرەوە ئیران کەمال خەرازی مانیفستۆی بەلاو کردەوە دوایەوە کە شەڕی ناوخۆی کوردستان شکستی ئینا بووە گرێبەستی استراتیژیک پەرلەمانە شتانە دامەزرانوە ئێنجا بۆ چۆ قۆناغێکی دفەکتۆ کوردستان ئیران گوتی ئێمە ڕێگری لە دموکراسی ئەمریکی دەکەن لێرە لە ئەفغانستانیش لە هەر وڵاتی ئەو خیتابێک ئێستا لە ڕێگری لە ئیسرائیلی دوهەمەکە ڕێگری لە ئەمریکای دوهەمەکە تاوان کوردستانیش وەختێ دەبیتە هاوپەیمانی ئەمریکایان لە بەرژێندی شەڕی دژی داعشەکە خۆی دەپارێزیت تاوان ئەو ڕیسکەشی لێکەین ناتوانانی بچێ ناو ئاوە تەڕ نەبی ساڕۆخت لە هەولێر بدەن ئەوەی ئێستا هەمووی ختا ئەمریکا گەمژەکان ئەو قسەیان دەکرد ترسۆنەکان و نەزانەکان بەڵام ڕۆژی کوژانی قاسم سولێمانی ئیران 3 ساڵ بوو بە دوای ئەوە بوو بالیستیکەکانی تاقی بکەتەوە لە وڵاتانی عەربی نەیدەتوانین رووسیا لە وڵات هیچ وڵاتێک بەس لەسەر پێشمەرگەی کۆمەڵە و دموکرات تاقی کردەوە بالیستیکەی 150 فاتەوە ئەو بچووکەکان بوون یان مەوداکان بەڵام لە دوای کوژانی قاسم سولێمانی کە 6 مانگ بوو ئەمریکا یعنی لەگەر هاتنی بۆریس جۆنسۆن لە مانگی 8 2019 تا سەرەتای 2020 ئەمریکا بنکەی سەربازی خۆ لە مەتاری هەولێر ئیتر بە فەرمی ڕاگەیەنرا من پرۆپاگەندەم نەدەکرد خۆی بەڵگەکانی بەلاو دەکردەوە کە پاتریۆت لە کوردستان هەیە پاتریۆتەکانی کە ڕۆمانیا جێگیرکران 10 ساڵی خایان رووسیا ڕێگر بوو تۆڕە دەبوو لە ئەمریکا و ناتۆ بۆچی دەتەوێت جێگر بکەی خۆ ئێستا مەترسی هەڕەشەی بالیستیک نەماوە کە ئیران لە 2015 بالیستیکی 3000 کیلومتر تاقی کردەوە دەست بەجێ ئەمریکا پاتریۆتی بە ڕۆمانیا و بە بنکەکانی پۆلۆنیا و تەنان رووسیا نەیتوانی هیچ بکرد دەتوانین لە ئیران تۆڕە بیت بەڵام ئەو حساباتی تری خۆی دەبیکرد هەمان حساب لە هەولێریشە بوو یعنی پاتریۆتەکان کە هاتن بەڵاو بوونەوە خۆی ئیران دەویست بزانین ئەمریکاش دوای شەڕی کەرکوک خۆی لەمەدە پاراست کە کورد تۆڕە بیت لێ و ڕاوشکاران هەموو هەردوو حیزب دەیان گوت کورد ئەمجارە دەبێ هاوپەیمان استراتیژیک بپارێزرەوە ئەمجارە تاقی بکرێتەوە نابێت پەراوێز بخرێت بۆ ئیران دەویست ئەو دەنگوە بشکین ئایا کورد هاوپەیمانی استراتیژیکە ئایا ئەمجارە بالیستیکە ئەو پاتریۆتەکان کە هەنێ ئابەرگری لە بالیستیکەکانی ئایا چ جۆرە بالیستیکێت چ جۆرە پاتریۆت بە بیان و کوژانی قاسم سولەیمانی مەجبور بوو ئەو بالیستیکەکە تاقی بکەتەوە کە دیتمان ئەمریکاش دەست بەجێ لە ئاسمانی هەولێرە و لە دەرەوە تەقاندە کە بالیستیکە پاتریۆتەکان چالاک بوون ئیران استراتیژیەکەی سوتا ئەن دەویست بزانین کە ئایا هەیەیان ئایا بەرگری لێ دەکرێت ئەنجە دوای ئەوە پەنای بردە هاونەکانی سەحرای مووسڵ و پشت هەولێر و ئەوش کە بۆشای ئەمنیە درۆن و بچووکەوە بۆ گوشار بوو کە ئەمریکا دەوێت لە بەغدا بکشت لە هەولێر ئەمریکا لە بەغداکە کێشاوە لەبەر لە گرێبەستی ئەتۆمی بەر لە گرێبەستی دەرچۆنی گرێبەستی ئەتۆمی ئەمریکا بە بریتانیا گوت بەغدا بۆ تۆ ئەم دەچمە هەولێر و لە هەولێرش هاو بەشم لەگەل فەرەنسا تا ڕۆژ ئاوە بەڵام بەشێک لە شیاوی ئیرانیەکان دەیان گوت چۆن لە بەغدا دەرمان کرد لە هەولێر گوتی نەخێر ئەمە بۆشای ئەمنیەکەت پڕ دەکەن ڕێگە نادەین وەکو بەغدا ینی هەڕەشەی لە بنکە ئەمریکا قونسولخانە بکرێتەوە ئەوە بەهەرحاڵ ئەوە بۆ ئەو هێرشە درۆنەکان لەبەر ئەوە ینی پەیوەندی استراتیژیەکە کە بەڵگەی ئاخریش کە لەگەل واژووکردنی پەیمانی ئابراهام لە ڕۆژی جیهانی دیموکراسی لە مانگی 2020 کە لە واشنگتن واژوو کرا سەرۆکی ئیمارات و ترامپ و سەرۆکی ئیسرائیل سەرۆک وەزیرانی ئیسرائیل هەمان ڕۆژ خیتابەکە لە هەولێر وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکا گەورەترین وەجبە چەک و تەقەمەنیەکان ئەوەی ڕێگە پێدرا بخوان بەڵاو بکەن لە بەغدا ئینان هەولێر ڕانگەیان کە ینی کۆدەکە دیارە جەبهەی مەیدانی هەولێر ئورشەلیم و ئێمارات لە گرێبەستی ئیبراهیم بەشێکە پێویستنی ڕاگی بگەنن بەلگەی ئاخریش لە سەرەتای مانگی ئەو ساڵە کۆنفرانسێک لە هەولێر کرا کە سونەکانی تێدابوون و عاقڵمەندانی عێراق کە داوای ئاساییکردنەوەی لەگەل پەیمانی لەگەل ئیسرائیل یان دەست بەجێ شیعەکان و گەمژە ئیخوانەکانی خۆمان
هاواریان دەکرد کە عیلاقەی بە ئەوان نییە. عێراق ئەگەر نەتوانێت خۆی ئاسایی بکەتەوە دەبێتە گۆڕەپان کە بەشێک لە عێراقیەکان حەقیخواانە بیانەوێت ببنە گۆڕەپان، بەڵام کورد حەقی نییە یعنی لە خۆی تێک بدەت و لە ئەمریکا و لە ئیسرائیل و لە جیهانیش تێک بدەت. بۆیە ئەمەیە کە دژمنان نەحەقیان نییە بڵێن ئێوە وەکو ئیسرائیل، بەڵام لە کێشەوەهای دموکراسیک و کولتور و مێژوویەکەیە کە بمانەوێت یان نامانەوێت لێگرێتەوە دەرفەتەکان زیاترن لە هەڕەشەکان کە دەتوانین زیاتر سوودی لێ ببینن و ببۆرن. ئەمن کاتی ئێوەم گرت، بەس ویستم کە ئەنی جەمسەری بەگراوندەکان ڕوونکەمەوە زانیاریەکانی زیاتر لە ماڵپەڕی منی هەن کە وەکو ئارشیڤ بۆ لێکۆڵین دەتوانن پەنای بۆ بنن. سپاسی هەمووتان دەکەم. خواحافیز.